ئازیزان دۆستان خۆشحاڵین جارێکی کە پێتان شادەبینەوە لە سەکۆکەی خۆتان لە فیلم سازان. ئازیزان ئەم جارە لەم سەکۆیەوە بابەتێکەیە زۆر گرنگە بۆ فیلم سازان. جارێ بەڕاستە پێشە شتێ داوای لێبوردنەکەم من لە سەفەرم لە ناو ترومبێلەوە لە ڕێگا وەستاوم و لایڤەکە هەر بەردەوام و لەگەڵتانم نەمویستدا ببڕێم، بەڵام سەفەرەکەشم زۆر پێویست بوو شتێکی چارە نووسازی ژیانی خۆمە. بابێمە سەر لایڤەکەم. ئەم بابەتەی ئەمڕۆ کە ئێمە ئەمانوێ باسی بکەین بابەتێکە کێشەیەکی زۆر گەورەی فیلمسازی ئێمەیە. پرسیارێکە لە لای هەمومان، بۆ فیلمی ئێمەی کورد ناگاتە هۆڵی نیشاندانی فیلمەکان لە دنیاە و خەڵک ئاپۆرە و سەرە ناگرن بۆ تکت و بڕۆن فیلمەکانمان ببینن. ئەم پرسیارە هەمومانەیکەین. ئەگەر بێت و فیلمی کوردی ئێمە بگاتە ئەو ئاستە و بچێتە ئەو وڵاتانە و لە زۆربەی وڵاتەکان لە ئەمریکا و ئەوروپا و ئۆسترالیا و ئیتر بە هەموو وڵاتانی دنیاە سەرە بگرن و پلیت بکڕن و خەڵک بچێ سەیری فیلمەکانمانکە، ئەو کاتە پێویستمان بە سوال و سەدەقەی کەس نییە و فیلم سازان خۆیان نەتوان خۆیان برن بڕێەوە. ئەمە پرسیارێکی گەورەیە بۆ فیلمەکانمان ناگاتەوە جیهانە، بۆ فیلمەکانمان ناگاتە فیستیڤاڵە گەورەکانی جیهان. ئەمە کێشەیەکی ترە و کێشەیەکی کە بۆ سیناریۆکانمان ئەو کەمپەنیەوە بەرهێنانە گەورایانەی دنیا نایکڕن و ئەوان پارەی بۆ تەرخانکەن و ئەوان بیکەن بە فیلم و پەیامی دۆزی ئێمەی کورد بە دنیا بگات. ئەم پرسیارانە هەمووی ئەمڕۆ لە فیلمسازی گەورەی کورد، ئەو فیلمسازەمان کە ساڵانێکی زۆرە لە دەرەوەی وڵاتە و لەگەڵ تەلەڤزۆنی بەریتانی، چەناڵەکانی بەریتانی، لەگەڵ جەزیرە، لەگەڵ عەرەبیە، لەگەڵ ئەوانەیە بەرهەمەکانی لەوێ لێدراوە و گەشتۆتە قۆناغێک تووشی ئەو ئەستەنگجانە بووە. اینجا ئێمە لە ڕێی ئەو ئەزمونەی خۆیەوە هەوڵە دەین وەڵامی پرسیارەکانمان دەستکەوێ و شتێکی کەش ئەمڕۆ یادی فیلمەکەیەتی فیلمی منسامی اینجا لەو یادەیە و فیلمەکەش بەو قۆناغانەیە تێپەڕیوە. بۆیە ئەمانەوەی هەم یادی فیلمەکەیەکەین و هەم باز لە فیلمەکەیەکەین و باز زیاتر لە چەمک و دەرهێنان و ئەو کارانی ناکەین، زیاتر باس لەوەیەکەین
ئەم فیلمە چۆن گەشتۆتەوەی وە بەربێت و چۆن گەشتۆتەوەی بڕا بۆ فیستڤالەکان و خەڵکانی دنیاش کاتێک کە فیلمەکەیان بینیوە هەستیان کردووە یەکێک لە کارکتەرەکان خۆیانن هەر هەستیان کردو چیرۆکەی خۆیانن اینجا لێرەوە ئێمە کۆمەڵە پرسیار ئاراستەی هاوڕێی دێرینم کاک کەیبەهارەکەم کاکە کەیبەهار گیان یاخوا بەخێر بێ باندیەمان ئازیزی سەرکەوت گیان سڵاو لە تو لە فیلمسازان لە هەوادارانی فیلم و پشتگیران سڵاو لە کورد و لە کوردستان کاکە کەیبەهار ئەمەیە پرسیارێ بکەم پرسیارێکی زۆر زۆر جەمسەریە زۆر زۆر پێویستە پرسیارەکە ئەوەیە ئێمەی کورد بۆ سیناریۆکانمان سکرین پلەیەکانمان فلیم نووسەکەمان کە ئەینووسین ناتوانین متمانەی کەمپەنیەکانی دنیا وەرگرین لێرەوە ئەمە دەست پێ بکەین ئەمە خاڵێکی زۆر زۆر بنەڕەتیە وە خاڵی دەستپێکی هەموو فلیم سازیەکە بۆ ئەو کەمپەنیە جیهانیانە لامان لێ ناکەنەوە خەتاکە لای ئێمەیە یان ئەوان کوردیان بەدڵ نییە فەرموو گیان پرسیارێکی زۆر باشە بەجێیە پێشەکی پێناسێکی ورد بۆ فیلم گرینگە فیلم لە بواری تەکنیکەکەیەوە ناڵێن بەڵام وەکوتر ئامرازێکە ئامرازێکی سنوورشکێنە بۆ گەیاندنی پەیام کە دەڵێن سنوورشکێن واتە هەرخۆی لە خۆیەوە فلیم ئەو ئامرازێکی جیهانیە زۆر گرینگە لەمە تێبگەین کە ئامرازێکی جیهانیە و یەکێک لە بەهێزترینی ئامرازەکان بۆ گەیاندنی پەیام بگەیاندنی پەیام بەکێ ببینەر واتە دەبێت لەسەر ئەوە ڕێکەوین کە فلیم ناوچەیی دەستپی ئەکا بۆ جیهانی ئەبێ بەبەرهەم ئەمە سەرەتای ئەو بناغەیەکەوە ئەم ئێوارەیە لێکۆڵینەوەکەمانی لەسەر دەکەین زۆر گرینگە کە بزانین پرۆدیسۆرانی جیهانی بە تایبەت من کە لە بەریتانیا دەژێم زۆر جیاوازە لەگەڵ ئەوروپایە و هەروەها ئەمریکا کە بەریتانیا و ئەمریکا زۆر بەیەکەوە نزیکن زۆر گرینگە بزانین ئەوان کە فلیم دەکەن لە پێناوی چاوی کورد و خواروی ئەفریقی و ئەمریکی وشتی وایە نایکن فیلم بەرهەمێکە دروست دەکرێتن بۆ فرۆشتن وەکو سابوون و شامپۆ وەکو کەباب و وەکو زۆر بەرهەمی تر جیاوازێکە چییە لێرەیە جیاوازێکە ئەوەیە کەوا وەکو وتمان ئەو بەرهەمە کە دروستی دەکەی ئەتەوێ بیگەێنیتن بە بازاری جیهان بە ئاستێکی بەرز ئەو پرۆدیوسەرە ئەو کۆمپانیای بەرهەمهێنانە چی بەریتانی چی ئەمریکی کامان بەرزترینیانن گومانی تێدا نیە بێگومان ئەوروپاش زۆر پێشکەوتووە لە فیلمکاریە بەڵام گومانی تێدا نیە بەریتانیا و ئەمریکا بۆکس ئۆفیسەکە بەدەستیانەوەیە تەنانەت لە فەڕەنسا لە ئەڵمانیا لە ئیتالیا لە زۆربەی وڵاتانی سکەندیناڤیا خەڵکی ئەوەندە ئەچن بۆ فیلمە ئەمریکی و بەریتانیەکان ئەوەندە ناچنە فیلمەکانی خۆیان و بەرهەمەکانی خۆیان جا لێرەیە با دەست پێ بکەین بەوەی بزانین تو چۆن دەتوانی ئەو بەرهەمهێنەرە ئەو کۆمپانیا جیهانیە ئەمریکی یان بەریتانی بگریتە خۆت بۆ ئەوەی ئەو باوەڕ بە پرۆژەکەت بێنێ کە ئەمە ئەگاتە بازار و لە بازارە ئەمە وەکو بەرهەمێک ساخت دەبێتەوە بە ئاستێکی زۆر بەرز دەفرۆشتێ ئەو کات ناوەڕۆکەکە زۆر گرینگە ناوەڕۆکی سکریپت دەکەێت بۆچی ناوەڕۆکەکە زۆر گرینگە یەکێکیان دەبێ بگاتە بینەر چێژی پێ بگەێنێ ئەو چێژەی کە بە بینەر دەگەێنێ بەسەر ئاستی جیهانی بێت دوو دەبێ کاریگەر بێ لە بینەر هەستی بچوولێنێت
ئەو هەستا دەبێ ببێ سنوور بێ واتە بە هەمان شێوەی هەستی بینەرە جوولێنەیە لە خواروی ئەمریکا یان لە هیندستان یان لە یابان یان لە کەنەدا یان لە ئەوروپا سێ ئەگەر بێت و خاڵێکی هۆشیارکەرەوەی تیابێ واتە خاڵێکی نوێی تیابێ ببێتە هۆی ئەوەی ئەو بینەرە بڵێت واو من ئەمەم نازانی چواریش ئەگەر بێتو بێتە هۆی لێکۆڵینەوە دروستکردن لە مێشکی بینەرەکەیە کە هەندێک بواری هەیە گومانی تێدا بێ بێتە هۆی ئەوەی گفتوگۆی لەسەر بکاتن بێتە هۆی ئەوەی کەوە دوای ئەوەی فیلمەکە کە تەواوە بێ گفتوگۆ بەردەوام بێ لە ناو خەڵکەکەیە لە ناو هاوڕێکانی خۆیانە ئەمانە هەمووی و خاڵی هەرە سەرەکی لەوەیە خۆیانە گورنەوە ئەگرنەوە کە بینەر خۆی لە ناو فیلمەکەیە بدۆزێتەوە کە ئەم هەموو بوارانە لە ناو سکریپتەکەی تۆیە بوو بەو ئاستە جیهانیە کۆمپانیای پرۆدەکشنەکان ئەو کاتە بایەخی پێدەن لە یادمان نەچێ وەکو لە فیلمەکەی ئالان پارکەر The Player نمونەیەک دێنێتەوە پرۆدیوسەرێک لەگەڵ نووسەرێکە ئەدوێت نووسەرەکە لێ پرسێ بۆچی سکریپتەکەی من وەرناگری ئەوش پێی دەڵێتن ئەڵێ لە ستودیۆکەمانە ساڵی 12,000 سکرپتمان بۆ دێت لەو 12,000 دەدانە هەڵبژێرین یعنی لە 1000 یەکشی بەرناکەوێت ئەمە لە یەک ستودیۆی ئەمریکا ئەگەر تو هەموو ستودیۆکان بەیەکەوە دابنەی وەروەها بەریتانیاش بە هەمان شێوە دڵنیات دەکەم سەختترین ئاڵۆزترین زەحمەتترین هەنگاو لە بەرهەمهێنانی فیلما دۆزینەوەی پرۆدیوسەر و کۆمپانیای پرۆدەکشنە بە تایبەت بەریتانیەکان و ئەمریکیەکان بۆچی ئەوان زۆر گرینگن دەبێ بیان هێنین ناو بەرهەمەوە بێ ئەوان بەرهەمەکە ناگاتە بازار زۆر ئاڵۆزە بازار پێک هاتووە لە چەندان هەنگاوی جیاواز بۆی فیلمەکەی تۆ بگاتە ئاستی بۆکس ئۆفیس و وەکو تۆ باست کرد خەڵکی بەریزەوە بۆی بوەستن و بلیت و تکت بکردن و بڕۆن تەماشای فیلمەکە بکەن نەک لە بەرەوەی فیلمێکی کوردیە بەڵکو فیلمێکی سینەماییە دوایی کە دەرچنە دەرەوە لە فیلم بێگومان شتێک لەسەر کوردستان فێر بن ئەمە سەرکەوتنێکی زۆر بەرزە ناو با بین لە ئەزمموی منەوە کاکەی بەهار بەڵێ من ویستم ئەو پرسیارە لێ بکەم ئێمە بابین لەوەی کە فیلمی منسامی پرسیاریەوەت لێکم بۆ چەند فستیڤاڵ تەقدیمتان کرد پێشکەشتە داواتان کرد بەشدار بێت و چەند فستیڤاڵ وەریگرت و لە چەند فستیڤاڵە خەڵاتی وەرگرتووە با لەمەوە دەست پێ من وابزانم ئەمیان زۆرترین لە زۆرترین فستیڤاڵە خەڵاتی وەرگرتووە و ئەمیان ئەو بابەتەکەمانێ بڵێ فەرموو سەرکەوتیان خاڵێکی گرنگ ئەوەیە کە ئێمە تێبگەین پێشەکی دێمە سەر ئەو باسەیکەوە لە چەند فێستیڤاڵە وەرگیرا و گەیشتە چه ئاستێک بەڵام باجارێت تێ بگەین کورتە فلیم بۆچی دەکەین ئەمە خاڵێکی زۆر گرینگە بۆچی کورتە فلیم دەکەین کورتە فلیم کارتی خۆسەڵماندنە بۆ دەرهێنە من داوام لێکرا لەلایەن پرۆدیوسەرانی بەریتانی لەلایەن کۆمپانیای پرۆدەکشنی بەریتانی بەرهەمهێنانی بەریتانی داوام لێ کرا کە 2 کورتە فلیم دروست بکەم بە چ هۆیەکەوە من پرۆژەیەکی فیلمێکی فیکشنی سینەمایی درێژم خستە بەردەستی ئەوان بۆ ئەوەی ئەوان بێنە ناوی کە سکریپتەکەیان خوێندەوە ئەوان سکریپتەکە بووە ڕاکێشانی سەرنجیان ئەمە کامیان منسامی یان ناجیانێکی ئەو پرۆژەی فیلمی کە بۆت باز دەکەم بە ناوی فیلمی پێڵاو چاوبەست بەڵێ فیلمێکی سینەمایی درێژە کە من لە 2012
نامە سکریپتەکەم نایە بەردەستی پرۆدیوسەرانی بەریتانی. ئەو پرۆدیوسەرانە و کۆمپانیای بەریتانیە کە بەدڵیان بوو هاتن بە منیان گوت بە مەرجێک ئێمە دینە ناو کە تو دوو کورتە فلیم دروست بکەیت. یەکێک کورتە فلیمیان لە کوردستان بێتە بەرهەم چونکە پێڵاو چاوبەست گشتی لە کوردستان چیرۆکەکە ڕووەدا لە باشووری کوردستان. دووەم کورتە چیرۆک دووەم کورتە فلیم دەبێت دروست بکەی لە بەریتانیا. و مەرجێکی ترش ئەوەیە لە هەردوو کورتە فیلمەکان دەبێت ڕۆلی سەرەکی منداڵێکی 10 ساڵە بێ کورد و کارکتەرێکی بێگانە بێ، چونکە لە سکرپتی پێڵاو چاوبەست بە هەمان شێوە منداڵێکمان هەیە بە ناوی تیشکۆ، منداڵێکی 10 ساڵەیە و کارکتەرێکشمانەیە بە ناوی مستەر ئینگلیش کە کابرایەکی بەریتانیە ئەندازیاری نەوتە لە هەرێمی کوردستان. ئەوان ویستیان لە کورتە فیلمەکەیە پێشەکی من تاقی بکەنەوە بزانن ئایا من ئەتوانم ئەو کارە بکەم خۆم بسەڵمێنم، واتە وەکو گوتم کورتە فیلم بۆیە خۆت بسەڵمێنی. ئەوسا لێرەیە تەواو نەبووە. بۆچی ئەوان بە منیان گوت باشە سکرپتی کورتە فیلممان بدەرێ. هەستا من سکرپتم نووسیەوە، سکرپتی یەکەم وتیان نا ئەمە باش نییە، سکرپتی دووەم وتیان نا ئەمەش باش نییە، سکرپتی سێەم سکرپتی من سامیم بوو، وتیان من سامیم زۆر باشە، واتە ڕێکەوتین لەسەر سکرپتی من سامیم. بەڵام دوایی هاتنەوە گوتیان ئەمە بەرهەمێکی بە ئینگلیزی پێڵێن بیگ پرۆدەکشن ڤالیو، یعنی بەرهەمێکی ناوەڕۆکی زۆر بەرزە ئەبێتە هۆی ئەوەی $9 ملیۆن پێویستە بۆی بێنیتە بەرهەم. چیە $9 ملیۆن خەرجەکە بۆ کورتە فیلم؟ تەنانەت لە ئەوروپاش ئەو کارە لە ئەمریکا و لە بەریتانیاش بەدەگمەن ناکرێت. ئەمە بێ هیوای کردم بەڕاستی لەوەی کەوا بڕۆم سکرپتێکی تر بنووسمەوە. بەڵام لە هەمان کاتە لەگەڵ بەڕێوەبەری بەرهەم میران دزەیی کە هاوڕێکی زۆر ئازیزی منە و هاوبەشین لە کارەکانمانە لە 2007ەوە بۆم باس کرد. گوتم بەڵێ ئەوان چونکە میران چاوەڕێی هەواڵی بوو بزانێ ئەم پرۆدەکشن و پرۆدیوسەرانە چیەڵێن، گوتم بەڵێ ڕازی بوون لە من سامیم، بەڵام بەداخەوە ناوەڕۆکەکەی زۆر بەرزە، پێویستمان بە سەربازگای ئەمریکیە، بە هەمڤیە، بە هامەرە، بە زۆر چەکە، بە بوارە، پێویستمان بە شارە. میران دوای 2 ڕۆژ زۆر جەربەزە و پێشمەرگانە وەڵامی دامەوە، وتی کەی بەهار هەموو شتانەی کە پێویستە بۆ فیلمی من سامیم پەیدام کردووە لە شاری مەخمود، هەمومان هەیە. ئەوە بووی تر ئێمە لەگەڵ پرۆدیوسەرەکانە و لەگەڵ پرۆدەکشن کۆمپانیاکەیە سەردانی کوردستانمان کرد، چکەوان هێشتان ئەیانویست بە دڵنیاییەوە بیبینن، بزان وایە سەردانی کوردستانمان کرد و چوینە شاری مەخمود لەگەڵ میران، چوینە شاری مەخمود، چوینە لای قایم خام ئیبراهیم شێخەڵە. بزانە پشتگیری چەند گرینگە بۆ بەرهەم. ئەو مرۆڤە زۆر نازدارانە بە پرۆدیوسەرە بەریتانیەکانی گوت ئێمە بە هەموو شێوەیەک پشتگیریتان دەکەین بۆی ئەم فیلمە دروستکەن لە شاری مەخمور. بە یەک گوشەیەک ئەیتوانی فیلمەکە بکوژێ، بە یەک گوشەیەک بەس بیوتایە نا ببورن ئەمە بۆ ئێمە زۆر زەحمەتە، گەلێ زۆرە، 16 بەریتانی بێت بۆ ئێرە و 50-60 کورد بێت بۆ ئێرە و نەشۆنی خەوتنمان هەیە و نەشۆنی خواردنمان هەیە و نە ئوتێلمان هەیە، ئەمە لێرە ناکرێت. ئیبراهیم شێخەڵە ئەو وشەی بوتایە هەرگیز ئەو فیلمە دروست نابوو. بەڵام وەکو گوتم زۆر نازدارانە، ئەمە بۆیە دووبارەی دەکەمەوە بۆی هەمومان بزانین پشتگیری چەند گرینگە، وەک دەرهێنەرەکە وەک بەرهەمهێنەرەکە گرینگە بۆ فیلم. گوتی بەڵێ هەموو شارەکە و خۆمش و هەموو بوارەکانە خێنە ژێردەستان و لە زانکۆکە جێ خەوتنتان بۆکەینەوە، لە چێشخانەکەی زانگۆش جێ خواردنتان بۆ دابین دەکەین و ئیتر شوێنی فیلمکاری و سەربازگای پێشمەرگای لێبوو ئەیگۆڕینە سەربازگای ئەمریکی. حوسێن زارین زۆر نازدارانە بەڕێوەبەری بەرهەم دیزاین سەربازگاکەی لەگەڵ چەند یارمەتیدەرێکی خۆیە گۆڕیە سەربازگایەکی ئەمریکی.
هامەر و هەمڤی و ئەو بەزم و ڕزمانە و چەک و بەزم هەموو شتێک جلوبەرگی ئەمریکی واتە پرۆدیوسەرەکان هیوایان پەیدا کرد گوتیان بەڵێ ئەوسا کڕوویەکی 16 کەسی بەریتانی بردمان بۆ کوردستان بۆ مەخمور لەوێ مەرجی ئەوەیان خستە سەرم وتیان دەبێت تۆ بە 4 ڕۆژ فیلمەکە بکەیت چۆنەوی ئەو فیلمە بەرز و گەورەیە بە 4 ڕۆژ جەختێکی گەلێت زۆر بوو بە تایبەت جاری وا هەبوو لە کاتی فیلمکاریە هامەرەکەمان لە شەڕا بوو لە مووسڵ لە دژی تێرۆریستەکان جارجارێ لەناو فیلمکاریە دەڕۆی ئیتر ئەوان باش بوو ماوەیان پێدام ببێتە 5 ڕۆژ بۆی بە 5 ڕۆژ فیلمکاری بکەین ئەوجا کە ئێستا ڕازی بووین و شوێنەوار و هەموو شتێکمان دەستکەوت ناو ئێستا من بۆ ئەم فیلمە چەکی دەستی منە بۆ 2 ڕۆژم دەبێت زۆر خۆمی پێوە هیلاک بکەم تاکو بیکەمە فیلمێکی زۆر ئاست بەرز چوومە ناو کاستینگ لە کوردستان هەنگاوی یەکەمم ئەوەیە کەوا من ئەو منداڵە بدۆزمەوە کە ڕۆڵی سامی وەرەگرێ کاکەی بەهار پرسیارێکم لێرە لا دروست بوو کەواتە ئەم کورتە فیلمانەی برادەران لە کوردستانەیکەن ئەبێ ئیشێکی وا بکەن کورتە فیلمەکەیان بگاتە ئاستی ئەوەی کە کۆمپەنی پرۆدەکشن بۆ بەرهێنان وە کۆمپەنی با بڵێن ئینستروبێتەر و ئیتر بڵێن کۆمپەنی بڵاوکردنەوە و فرۆشتن و پیشاندان و ئەو کەمپەنیانە لایەن مەرغوب بێت یاخۆ متمانەی ئەو فیلمسازە کە کورتە فیلمەکەی دروست کردو بێ متمانەیە دروست کات بۆی ئەوان بتوانن هاوکاری بکەن بتوانن ڕێی بۆ خۆشکەن وەکو ئەوەی کە ئێستا بەڕێستان باست کرد اینجا تۆ لە ئەنجامی ئەزمموی خۆت لەم 1-2 فیلمە و ئەو چەند ساڵەی خۆت متمانەیە کە دروست کردووە ئەو کەمپەنیانە بۆیە ڕویان لە تۆنا و مەرجیشەیە ئێمە ئەبێ ئێمەی فیلمسازی کورد ئەبێ بە جۆرەی مەرجەکانی ئەوان بڕین چونکە ئەوان شارە بەڵێ گیان بەڵام پێشەوەی مەرجت بدەنێ دەبێ بەرهەمەکەی تویان زۆر لا پەسەند بێ بۆ بەرهەمەکەی تۆ ناچی کورتە فیلمێ دروستکەی تەنها لە بەرەوەی 2 هاوڕێت و کوڕ میمکت و کوڕ ئامۆزاکەت و مامەت و ئەوان بلێن دەستت خۆش بێ کورتە فیلم دەبێ خۆتی زۆر پێوە ماندوو بکەی ئەگە ساڵێکشی پێ بچێ و دوانشی پێ بچێ من سامیم 2 ساڵی پێچوو 2 ساڵیشی پێ بچێ بەڵام دەبێ یەکەم تێڕوانینت گیانی بێ دووەمش زۆر خۆتی بۆ ماندوو بکەیت چونکە نابێ هیچ بوارێکی ئەو فیلمە لاواز بێ بۆیە من بۆ کاستینگ لە بەریتانیا کاستینگ دایرکتەرێکم بردەوە لەگەڵ خۆما بۆ کوردستان 12 ڕۆژ 8 شار و شارچکەی کوردستانمان کرد 1500 دانە منداڵم بینی تاکو باوەڕمان دەست کەوت بۆ ڕۆڵی من سامی بۆ ڕۆلی سامی دوای ئەوە کاستینم کرد لە لەندەن بۆ ڕۆلی ئۆسکار نیکۆرت کە ئەکتەرێکە لە هۆلیوود کاری دەکرد لەبەرەوەی سکرپتەکە زۆر بەرزە ئەم پرۆدەکشنە هاتۆتە ناو پرۆدیوسەر هاتۆتە ناو ڕازی بوو کەوا بێ ڕۆڵ وەرگێت دوای ئەوە پێویستمان بەوەیە سینەماتۆگرافەرمان زۆر بەرز بێ پێویستمان بەوەیە دەنگتۆمارکەرمان زۆر بەرز پێویستمان بەوەیە چای ئەو کەسەی مرۆڤمەکەمان کە چایمان بۆکە ئەوش بە هەمان ئاست ڕێزی هەبێ و بەرز بێ وەکو دەرهێنێت بۆچی هەموو بەیەکەوە ئەبنە هۆی ئەوەی دروستکردنی فیلمێکی بەرز ئەو جاکە ئێمە فیلمی من سامیمان شوت کرد وەکو گوتم بە 16 بەریتانی و نزیکەی 35 کورد زیاتر لە 35 کورد و هەموو شاری مەخمورش کە هەتایە سوپاسیان دەکەین بەشدار بوون ئەوسا بۆ بەریتانیا 6 مانگم پێوە بەسەر برد بە تیمێکی زۆر گەورەوە بۆ پۆست پرۆدەکشن لە یادت نەچێت چوینە پۆست پرۆدەکشن ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە تۆ لەو سەرا فیلمێک دروستکەی باوەڕی خۆت لە دەست نەدەی و باوەڕش چاوەڕوانش تەنها بە بڵێن دەست خۆش بێت چونکە دەست خۆش بێ لای خۆمان بۆ خۆشەویستیە بەڵێ کاکە کەیبار پرسیارێکی کە ئێمە پێشبڕکێی سکرێپت ئەمەش یەکێکە لە بنەماکان نامێ پێشەوەی بڕۆیتە پۆست پرۆدەکشن و پێشەوەی بڕۆیتە سەر بابەتی تر چونکە ئێمە کێشەی گەورەمان لە نووسینی سیناریۆکانمانە لە نووسینی سکرین پلەیەکانمانە تێکستەکە سکرێپتەکەمان ئایا گەشتۆتە ئەوەی هی کوردمان یعنی کەممان هەیە
پێشنیاری کردبێ بۆ ئەو فیستیڤالانە بۆ جیانەی کە پێشبڕکێی سکرێپتەکان پێشبڕکێی سکرین پلەیەکەن ئەمە چەند گرنگە ئەمەیان خاڵێکی زۆر زۆر بنەڕەتیە من ئەمەیە بەرچاوڕوونیەک بۆ فلیمسازی کورد دروستکەین لەسەر ئەم بابەتە باشە گیان زۆر گرینگە بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارە دەبێ بڵێم ئێمە فیلمی من سامیمان دروست کرد و فیلمی میێوانێکی تایبەتمان دروست کردواتە من مەرجەکانم بەدەست هێنا بۆی فیلمی پێڵاو چاوبەست دروست بکەین بەڵام بەداخەوە لە 2013 کە چوین بۆیە شوێنەوار هەڵبژێرین و لۆکیشن هەڵبژێرین و بیر لە ئەکتەر بکەینەوە ئەوە بوو دوایەوە لە 2014 داعش هات پرۆژەکە لەو کاتەیە دروست نەکرا وەکو سکرپت مایەوە وەکو سکرپت من دانەنیشتم لەسەر ئەوەی کەوا بڵێم با ئەم سکریپتە خۆڵ لێی بنیشێ لەسەر ڕەفت دێ ئەو هەروەها دەشمزانی ئەو پرۆدەکشن کۆمپانیایی کە هاتن لەگەڵ منا بۆ کارەکە ساڵێک ئەو پەڕی ساڵێک ئەو پەڕی زیاتر چاوەڕێی من ناکەن ئەگەر بوار لە کوردستان باش نەبوو ئەوان دەڕۆن خەریک فیلمی تر دەبن هەستام سکرپتی پێڵاو چاوبەستم نات بۆ پێش بڕچێ جیهانیەکان گەلێ گرینگە کە تۆ بەشداربی سکرپتەکەت بنێری بۆ پێش بڕکێ جیهانیەکان بۆچی چونکە زۆر پێویستە کە سکرپتەکەی تو لە ئاستی سکرپتە خەڵات وەرگێ پێناس وەرگێ تاکو سبینێ ئەو پرۆدەکشن کۆمپانیایە ڕۆی یاخو ئەگەڕەوان ماشنەوە خۆ دەزانی فیلم بە چەند پرۆدەکشن کۆمپانیایە دووری سەکرێ لە لایەکی ترشەوە بڵێن واو ئەم سکرپتە دیارە زۆر باشە بۆیە بۆ ئاستە بەرزە خەڵاتی وەگرتووە بۆ نمونە لێرە ئەگەر تۆ لەسەر سکرینەکە دادناوە لەسەرەوە ئەبینی پێڵاو چاوبەست خەڵاتی پێناسی نازدارترین سکرپتی وەرگرتووە لە فیلم مارکت هاب ئەمە لەسەر ئاستی سکرپت نووسانی بەریتانی و ئەمریکیە دڵنیاتەکەم نووسری ئەو سکرپتە فەڕەنسی بووایە ئەڵمان بووایە بەریتانی بووایە سویدی بووایە ڕەنگە ئەفریقی بووایە ئاسیاوی بووایە تاکو ئیستا ئەو فلمەیان لەسەر ئەو خەڵاتە بەرهەم دەهێنا بەس بەداخەوە نووسەرەکە لە بەرەوەی کووردە تاکو ئیستا کوردستان لە گرنگی ئەو سکرپتە تێ نەگەیشتووە کەوا بێ بڵێ واو نووسەرێکمان هەیە سکرپت نووسێکمان هەیە توانیوەتی لەسەر ئاستی ئەو پێش بڕچێ سکرپتە بەرزانە بەشداری بکە و خەڵاتش وەربێنێتن سکرپتە پەلوزە ئەمانە ئاگادار بە هەزاران سکرپتیان بۆ ئەچێتن لەبەرەوە جێخۆکردنەوە لە ناویانە پێویستت بەوەی ئاستت بەرز بێ بەڵام لە هەمان کاتیشە زۆر پێویستت بەوەیە کەوا خۆتی پێبگەێنی پێناز وەرگری تاکو ببی بە جێی باوەڕ چییە کە تۆ ئەگەر سکرپتەکەت بەو ئاستە ئەو خەڵات و ئەو پێناسانە وەرگێتن واتە بە دڵنیایی ئەو سکرپتێکی جیهانیە و لە بۆکسۆفیسە بازار لە دیواری فێستیڤال ئەشچێنێ و ئەگاتە بازار و ئەگاتە بازاری جیهانی ئەوەی کە تۆ لە سەرەتا باست دەکرد بۆیە زۆر شەرتە فیلمسازانی کورد بەداخەوە دەڵێم زۆر بەداخەوە زۆربەی زۆریان بواری سکرپتیان زۆر لاوازە چی ئەوانەی جا من پرسیارێکی کەم هەیە ئێستا وا خستومەتە سەر شاشەکەم لە کوردستان ستایلێک هەیە لە نووسینی سکرێپتە من یەک دوو جار لە وانەیەکی لەو ئەزمونگەیە لەو وەرکشاپی کە ئێستا لەگەڵ کۆمەڵە فێرخوازاییکەم تووشی بەرکەوتە بووم سێرم کرد لە کوردستان ستایلێکیان داناوە بۆ خۆیان بەو ستایلە تەکنیک وەکو تەکنیکی نووسین بەو تەکنیکە ئەینووسن پیانم وت برام ئەم تەکنیکە جیهانیەکەیە ئەوەیە کە ستانداردە لە ڕووی جیهانەوە بۆ هەرچ کەمپەنیەکی جیهانی بنێریە بێ ئاوا بینێریت و ئەگەر فیلمسازی کورد سیناریۆنووسی کورد ئینگلیزی بزانێ بینووسێت ئەوە زۆر باشترە چونکە وەرگێڕی سیناریۆ یان سکرین ڕایتینمان نییە و ئەوی ئەگەر هەش بێتە بێ ئەوی شارەزای تەکنیکی وەرگێڕان و نووسین و نووسینی سکرێپت بێت
چونکە ئەوەش کێشەیەکی گەورەیە ئێستا ئەمەی تۆ ئەمە ئەستانداردە جیهانیەکەیە من لەگەڵ ئەمەیان من باسی ئەمەمە کرد بەڵام لە کوردستان ستایلێکی کە هەیە و وابزانم لە زانکۆکانیشە خوێنرێت بەس من لەگەڵەوەیان نیم ئەویان تۆڕات چییە لەسەر تەکنیکی نووسین مەبەستم ئەوەیە بەڵێ سکرپتێک هاتووە لە فۆرمات مەبەست تەکنیکە فۆرمات بەڵێ بەڵێ تەکنیکەکەی مەسەڵ وهروەها لە ناوەڕۆک بەڵێ کە تۆ سکرپت بەس لە تەکنیکەکە تێگەی کە تۆ سکرپتەکەت دەنێری بۆ پرۆدەکشن کۆمپانیایەک بۆ پرۆدیوسەرێک ئەو پرۆدەکشن کۆمپانیا پرۆدیوسەرە چاوەڕوانی ئەوەیە کە تۆ زۆر چاک پێشتر لە فۆرمات لە تەکنیک شارەزاییەکی باشت هەیە و بەسەر ئاستی جیهانیە شارەزایەکەت واتە هەمان سۆفتوێر بەکاردێنی کە لە جیانە بەکاردەیە لە هۆلیوود بەکاردەیە لە پاینوود بەکاریدەیە لە بۆلیوود بەکاردەیە پێی دەوترێتن فاینەل درافت بەڵێ یان فاینەل درافت دەکاردێنی یان رایترز برادرز بەکاردێنی هەردووکیان هەمان فۆرماتن بە هەمان شێوەی نووسەرێکی هۆلیوود کە نووسێتەوە و کەی بەهارە نووسێتەوە بەیەکەوە کەسێک لە کوردستان کە ئەچێ بە شێوەیەکی تر ئەنووسێتەوە ئەوە لە سەرەتاوە سەقەتە لە سەرەتاوە سەقەتە بۆچی ئەم کەسان ئەم سۆفتوێرەی کە دروست بووە بەو شێوەیە فۆرماتەکەی دروست کردووە ئەمە لە خۆیەوە دروست نەبووە ئەمە دوای لێکۆڵینەوە دوای ئەوەی پشکنین دوای ئەوەی خوێندنی زانستی دوای خوێندنەوەی هەزاران سکرپت ستفیلد کە بۆ ستودیۆی هۆلیوود کاری دەکرد دوای خوێندنەوەی 3000 سکرپت هەستا هات ئەم فۆرماتۆ ئەمەی دروست کرد واتە پرۆدەکشن کۆمپانیا و پرۆدیوسەری جیهانی ئەگەر سکرپتی تۆ بگاتە دەستیان هەڵا لە فۆرمات هەبێ هەڵا لە ڕێزمان و زمانەوانی هەبێ هەڵا لە سپەیسینگ و لە داڕشتن هەبێ ئەوە ئەیدەنە لاوە ئەوە بایەخی پێ نادەن چونکە ئەوان نایەنەوێ مەشیان بۆ بوارانەوە سەغلت بێ ئەمە ئەوە سەڵمێنێکە یەکەم تو تا ئیسە لە سکرپت نەگەیشتوی تۆ چۆنە توای سکرپتێکی باش بنووسیتەوە دووەمش ئەو دەیەوێتن با پێت بڵێم جارێت تا بگەیت ئەو ئاستی پرۆدەکشن کۆمپانیایە سکرپتەکەت بخوێنێتەوە زۆرت پێچێ تا ئەوان ئەو باوەڕەت پێ چونکە دخوێنەوەی سکرپتێک بۆ ئەو کاتە بیر ئەوە بکەرەوە لە هەفتەی 100 سکرپت بگاتە دەستیا ئەتوانێ هەمووی بخوێنێتەوە زۆر زەحمەتە لەبەرەوە کە ئەوەی توی هەڵبژار بیخوێنێتەوە وەک ئەوەیە تۆ گەیشت بێتە ئاستێکی زۆر بەرز تەنها بۆی بیخوێنێتەوە جا تو ناچی خۆ دوێرانکەی بەوەی فۆرماتەکەت خراپ بێ یاخو زمانەوانی ڕێزمانت خراپ بێ یاخو شێوەی سپەیسین و داڕشتنت خراپ بێ چونکە تو دەتەوێ ئەوان یەکسەر بزانن کە تۆ بە ئاستێکی جیهانی ئەزانین بنووسیتەوە دووەمش بزانن کەوا بیر و هۆشیان تەنها لەسەر ناوەڕێکی سکرپتەکەتە بۆیە زۆر مەرجە کێشەکەش ئەوەیە زۆر لە پەرتوکەکان لە کوردستان کە هەن یان کەسانێک نووسیانەتەوە کە پێشتر فیلمیان دروست نەکردووە لەبەرەوە نازانن ئەو سکرپت نووسینەوەیە چۆن بەڕاستی بگەێنن بە فیلمسازی کورد یاخود وەرجێڕانن لە زمانی عەرەبیەوە یاخود لە زمانێکی ترەوە وەرجێڕانەکە بەباشی نەکراوە بەڵام زۆر مەرجە زۆر شەرتە زۆر پێویستە کەوا فۆرماتێک دروست بکرێتن بە هەمان شێوەی فاینەل درافت کوردستان و هەموو کوردی ناو و دەرەوە هەمووی کوردی هەندەران بەکاری بێن سەرکەوت لەوێی بەڵێ لێرەمەوە لەبەرەوەی دەنگ و شت دێت جارجار دەرەچم ئەڵێم بۆی ئەو دەنگانەی لای من نێنە ناوەوە چونکە خۆتە زانی و تۆکوتم لە تورمبێڵم و لە پارکێکە وەستا و مۆمێ لایڤەکەین من هاوڕام لەگەڵ ئەمەتە برادێکمان لیناخان پرسیارێکی کردووە لەسەر سکرێپت پێم وایە ئەڵێ هەر بە ستاندەرز جیهانی ئەتوانن بە زمانی کوردی بنووسن تا فێرخوازەکانی سینەما فێر بن کاکە کەی بەهار من وەڵامی ئەمە دەمەوە چونکە من ئەزمونم لەگەڵەوەی هەیە لیناخان ئەگەر بە ئەنگلیزی نەینووسیت ئەو فۆرماتانە با بڵێن ئەو سۆفتوێرە ڕێگەت پێ نادا شتەکانت جوان دەرکەوێت من خۆم
بۆ ئەو فێرخوازانە ویستمەوە تەجروبەکەم سێرم کرد ناتوانم بەس ئەگەر بە کوردی لاتینی بنووسیت بەڵێ زۆر ئاساییە چونکە پیتەکەت عینەن پیتە و لەگەڵ هەمان فۆرماتی ئەوانە ئەڕوا بەڵام مەگەر بە پیتی ئارامی کە ئێستا پێڵێن عەرەبی بەوە بنووسیت ئەوە کێشت بۆ دروستەکات بۆیە ئەگەر بە کوردی نووسیت ئەبێ لە با بڵێن وۆردا بنووسیت لەو سۆفتێرانەی ترا بنووسی بەڵامە بێ بەم شێوەیە بێت بەڵامەوە بە پریتی ئارامی ناچێتە هیچ پێشبڕچەیەکی جیهانی ئیلا ئەچێتە هی کوردی بۆ پێشبڕچێت جیهانیەکانش ئەبێ بە ئەنگلیزی بنووسیت ئەمە بۆ وەڵامەکەی بەڕێستان فەرمو کاکەی بار بەڵێ من شتێک زیادە خەم لەسەر ئەو فەرمو پرسیارە بێگومان زۆر فیلمکاری کوردمان هەیە ئینگلیزی نازانن و مافی خۆشیانە شەرت نییە ئەوان هەموو ئینگلیزی بزانن ئەمەش مانای ئەوە نییە کە ئەوان ناتوانن سکرپت بنووسنەوە چونکە ئینگلیزی نازانن بەڵێ دەکرێت فۆرماتێک داڕژێ بۆ نمونە من کاتێک کە سکرپتەکانی خۆم دەنێرمەوە بۆ کوردستان زۆربەی کارمەندەکانمان لەوێ ئینگلیزی نازانن هەڵەسم سکرپتەکەمەکەمە کوردی کە ئەیکەمە کوردی بە هەمان فۆرماتی فاینەڵ درافتەکە بەس چییە بە کوردیە بەڵام من سۆفتوێر بەکاردایەنم بە خۆم بەدەست دروستیەکەم کە زۆری لاک مەکە بڵێ مەبەستم ئەوە بوو یانێ بێ هینی وەرد و بە ئەوانە فەرمواتە بۆ هەموو ئەو فیلم سازان و فیلم نووسەرانی کورد کە ئینگلیزیەکی زۆر بەرز و باش نازانن بەڵێ بە کوردی دەتوانی بینوسیتەوە بەڵام دەبێت تێڕوانین گیانی بێ نەک بۆ کورد بێ تێڕوانینی گیانی بێ دوایەوەی کە تەواو بووی بۆی لە پێشبرچەی گیانیە بەشداری بکەی وەکو سەرکەوت گوتی وەرگێرانێکی زۆر نازداری دەبێت بۆ بکرێتن بە سۆفتوێری فاینەڵ درافت بە ئینگلیزی بنووسرێتەوە بەڵێ طبعا سۆفتێری تریشەیە بەس فاینەڵ درافت یەکێکە لەوانەی کە باوەڕ پێکراوە و هەموو گیانیشی پێکەن خۆ ئەوانی تر سێڵتێکسەیە ئەوانی تریشەیە بەڵام ئەمیان زۆرینە سێلتێکس پرۆفشنال نییە سێلتێکس بۆ کەسانێکن کەوا سێلتێکس بە خۆڕاییە بۆوە دروست بووە بۆ کەسانێکەوە ناتوان فاینەڵ درافت بکڕن چونکە فاینەڵ درافت دەبێ پارە بدەی بیکڕیتن وابزانم تەوا بووین لە بواری سکرپتا بڕۆینە پێشەوە باش ئەمەی بودجە و ناڕەزایی پرۆدیوسەرانی بەریتانیا و ئەوەی کە تووشی بێهیوایی بوون ئەوە شت وابزانم باس کرد کاگەوە باس کرد بەڵام خاڵێکی زۆر گرنگ ئەوەیە کەوا دەبێ بزانین ئێمە وەکو گوتم 16 بەریتانی چوینە مەخمور و نزیکەی 35 کارمەندی کوردمان لەگەڵا بوو لە هەموو هەر چوار پارچەکەی کوردستانەوە بەشدار بوون لەگەڵمانە لەگەڵ ئەوەشدا هەمومان بە خۆبەختی کارمان کرد و بودجەکەشمان 25,000 دلار بوو 25,000 دلارەکەش گشتی هات لە برای ژنەکەی منەوە لێرە لە بەریتانیا خێزانەکەم جۆزی براکەی بۆ خۆشەویستی بۆ ڕێز بۆ من و هەروەها ئەیزانی کە چەند بە پەرۆشەمە و چەند ساڵە هەوڵە دەم و چەند هیلاک بوونتەوە پرۆدیوسەرانە ڕازی کەم بێنە ناو هەستا 25,000 دلاریدا پێمان لەوەیە بێگومان 10,000مان خەرج کرد بۆ کەرەسە نزیکەی 10,000مان خەرج کرد بۆ هاتوچۆی بەریتانیەکان ئەو پێنجەشی کەمایەوە هەر بۆ وردەواڵەی ژێردەستی بوو بۆیە دووبارە و دەبارە و هەزاربارە سوپاس بۆ قایمقامی شاری مەخمور و دانیشتوانی شاری مەخمور و هەموو دەستگاکانی شاری مەخمور کە بە هانامانەوە هاتن و بووە هۆی ئەوەی توانیمان فیلمەکەمان دروست بکەین بە 25,000 فیلم کارێکەکەی لە بەریتانیاش کە 6 مانگ من خەریکی پۆست پرۆداکشن بووم خۆشبەختانە هەموویان ڕازی بوون بەهۆی ئەوەی دیار بوو پێشتر فیلمی منیان بینی بوو کارەکان و دۆکومنتەریەکانیان بینی بوو ڕازی بوون کەوا بێن لەناو ئەم بەرهەمەیە کار بکەن چونک بەکار بکەن بە خۆبەختی ئەوانیش بە خۆبەختی و هۆیەکی ترش هەبوو زۆر گرینگە بڵین پرۆدیوسەرەکان ناویان هەبوو و خاڵێکی ترش سینەماتۆگرافەکەمان فیلوود پێشتر کورتە فیلمێکی
سینەماتۆگرافی کردبوو کەوا نۆمینەیت بوو بۆ ئۆسکار ئەوش زۆر ناوی هەبوو ئەمە ئەبنە هۆی ئەوەی کەوا خەڵکانێکی تر پێیان خۆش بێن لەگەڵت کار بکەن بۆی ناویان لەناو بەرهەمی تۆ دەرکەوێتن تاکو ببنە جێی باوەڕ ئەوە بە سەبارەت بە بوجەکە. بەڵێ ئەی سەبارەت بە بڵێن دوای بوجەکە چییە؟ بڵێ با بڵێن اینجا کاستین و ئەوانە ئەوە کێشە زۆری لاکوین کاستینگ ئەزانی چەندێ پێویستە سکرپتەکەت چەند نازدار بێتن چەند ڕێک و پێک بێ ئەگەر بێت و کاستینگ بە هەڵە بکەیتن فیلمەکەت ئەڕوخێ. باشە بۆ کاستین کاکەکەی بار بۆ کاستین پێویستە کەسێکە لەگەڵا بێ پرۆفشناڵ بێ بۆ کاستین یان وەکو دەرهێنم کاستین کاری دەرهێنەر نییە بە تەنیا لە بەریتا ئێستا بەس لە لەندەن بەلایەن کەمەوە زیاتر لە 300 نووسنگەی کاستینگ هەیە هەر نووسنگەیەک و بەڕێوەبەری کاستینگی خۆی هەیە بۆ نمونە کەسێکی وەکو جینەجەی کە فیلمی کاستینی فیلمی وەکو هاری پۆتەر و لۆرد ئۆف دە ڕینگ و ئەوانە ئەم کاستینگ دایرەکتەرانە شارەزاییەکی زۆر بەرزیان هەیە بۆ ئەوەی کاستینگ بکەن لەگەڵ تووە تاکو بەهۆی ئەوانەوە بەهۆی شارەزاییەکەی ئەوانەوە بتوانانی ئەو ئەکتەرانە هەڵبژێری کە بۆ ڕۆڵەکان ئەلوێن بە ڕێکوپێکی ئەچنەنا ئەو ڕۆڵەوە. ئێمە بۆیە کاستینگ دایرێکتەرێکی پرۆفشنالم لەگە خۆمان بردەوە بۆ کوردستان شار بە شار و شارچکەی کوردستانمان کرد بەیانیانە چوینە قوتابخانەکان دوای نیمەڕوان لە هەزاران کەسمان بینی دوای ئەوە دوای سامیمان دۆزیەوە ئەمە خاڵی گرنگە تۆ دەبێت بزانی ئەکتەری سەرەکی دەبێت پێشەکی هەڵبژێری یەکەم ئەکتەرێت منم زانی ئێمە ئەکتەرێکمان دەستکەوێت بۆ ئەوەی ڕۆلی سامی ببینێ ئەزانم ئیتر لەوە بەدواوە دەبێت بگەڕین لەوانەی تر بۆ نمونە سامی برایەکی هەیە دەبێت ئەو برایە بدۆزینەوە خوێنی لەگەڵی بگونجێ باوکو دایکی سامی دەبێت خوێنیان لەگەڵی بگونجێ واتە من کە خێزانی سامی دروست دەکەم دەبێت ئەمانە بەیەکەوە بە ئینگلیزی لێ کەمیستریان هەبێ بەیەکەوە زۆر بگونجێن بۆی کە هاتنە سەر سکرین تۆ سێرت کرد هیچ گومانێک لەوە نەبێت کە ئەمانە خێزانێکن هەمووش بە هەموو شێوەیەکەوە بۆ ئۆسکار ئەوە وەکو پێشتر باسم کرد شانسمان بوو ئەو ڕازی بوو بە ڕۆڵەکە بە هۆی ئەوەی کەوا سکرپتەکەی زۆر بەدڵ بوو ڕۆڵەکەی زۆر بەدڵ بوو دوای ئەوە هەستان کاستینگمان کرد بۆ هەموو ڕۆڵەکانی تر یەک بەیە کەسێک دێڕێکشی نەبوو بێ من کاستینم کردووە بۆی وەرگیرێ ئەمەش خاڵێکی زۆر گرینگە پێشنیار و ئامۆژگاری بۆ هەموو فلیمکارێکی کورد بۆ هەموو فلیمکارێکی کورد کاستینگ دەبێت کراوە بێ هەموو مرۆڤێکی کورد بە هەمان ئاست مافی هەبێ بێت کاستین بکە هیچ جارێک کاستینگ نەکەی یاخو ڕۆڵ نەدەی لەبەرەوەی ئەو ئەکتەرە هاوڕێتە یاخو لەبەرەوەی ئەو ئەکتەرە لە کوردستان ئەستێرەیە یاخو لەبەرەوەی ئەو ئەکتەرە ناسراوە یاخو لەبەرەوەی ئەو ئەکتەرە پێشتر چاکەیەکی بۆت کردووە چونکە زۆر جار لە ئەستێرەکان ئەبنە هۆیەوەی فیلمەکەت وێرانە بێ ئەکتەرە کە پێڵێن ئەستێرە فیلمەکەت وێرانەکە لەبەرەوەی لە ڕاستیە ئەکتەرە لە ئەستێرە لە ناو کوردستان ئەجینا لەسەر ئاستی جیهانیە زۆر دوورە لە ڕۆڵبینین بۆیە تێگەیشتن لە کاستین خۆی لە خۆیەوە سەرکەوتنێکە بۆ فیلمەکەت هیلاکیەکی بێپایانی ئەوێ بۆ ئەو کاستینە ئەزانی من چەند جار باوەڕم بینی بۆەوەی دڵنیا بم لەوەی باوەڕ بڵێ ئەتوانێت ڕۆلی سامی وەرگیرێ 4 جار باوەڕم بینی جگەلەوەی بۆ جاری پێنجەمش بینیم بەهۆی ئەوەی خێزان و ئەوانە دروستکەم لە مەخمور دایکیم برد لە هەولێر براکەیم برد لە کەرکووکەوە باوکیم برد هەمویانم برد بۆ سلێمانی چووکە خۆی لە سلێمانی لە بەکرەجۆ ئەژیا باوەڕ هەمویانم برد بۆ ئەوێ ڕۆژێکمان بەیەکەوە بردە سەر تەنها لە پێنایەوەی دڵنیابی کە ئەمان وەکو خێزان بەڵێ هەن چکە منم زانی ئەمە یەکەم فیلمی پرۆفشناڵی منە ئەمە ئەبێتە پێناسم هەتا هەتایە دەبێ هەموو هەولێ بخەمە کار ئەوەی لە مێشکمایە بێتە دەرەوە خەڵک بیبینێ ئەوجا بۆ ڕۆڵی سارە بۆ نمونە لە فیلمەکەیە ڕۆڵەکەی زۆر وردە ئەو کچە نازدارە کە ئان سرود ڕۆڵەکەی بینی باوەڕت بێ سەدان کچم بینی کچی منداڵ تەمەن سامی تەمەنی 8 ساڵ و 9 ساڵ و 10 ساڵ تاکو ڕازی بووین لەسەرەوەی ئەو ڕۆڵەکە وەرگێ
کاستینت هەڵە بکەی فیلمەکەت وێرانە بۆیە کاستین بە مامەحەمەیی و خزمایەتی و برادەرایەتی و ئەستێرایەتی و ئەو تەڕەماشانە مەکە کاستین کراوەیە هەندێک جار مرۆڤێک دێ پێشتر کاستینی نەکردووە پێشتر ئەکتەکاری نەکردووە بەڵام ئەمەندە نازدارانە ڕۆڵەکەت بۆ ئەبینێتن سەرت سوڕەمێنێ لەبەرەوە ئەو شانسە لە دەست خۆت مەدە. بەڵێ من دەستخۆشیت لێکم بۆ ڕوونکردنەوەی چونکە من خۆم لێرە بە جۆرەی ئەزمونم کە هەر سوودم لە پێشنیارێکی بەڕێستان وەرگردەوە لە 1970 کاتانە ئێستا لێرە بۆ بە متمانەیەکی گەورە بۆ من با بڵێم کاستین بۆ زۆرێک لە فیلمەکانی هێراکەمەوە فیلمەکانی هێرە ڕوم لێنن هەرچەنێ ئەوەی من کاستینەکەم بۆ متمانەی خۆمە بۆی زیاتر بتوانم بەشداری ئیشەکانیان بم من بە بەرامبەر نایکەم بە پارە نایکەم بەڵام سوودم لێ بینیوە. ئەمەی فیلمەکەی ئێوە بە 4 ڕۆژ ئەم فیلمەتان ڤیدیۆ گرت فیلم کرد 16 دقەیە فیلمەکەوە نییە 15 دقەیە پێم باشە بزانم چۆن بە 4 ڕۆژەم ئیشە لەو جێگەیە لە با بڵین ئەوە نیە لە سێت بە کوردی بە سێت ئەڵین هەوار من بەڕای من هەوارم زۆر پێ جوانترە لە هەواری لەو هەوارەیە کە ئیشتان کرد لەو سێتەیە کە ئیشتان فیلمەکەتان کرد چۆن 4 ڕۆژی پێچ و کێشەکانتان چۆن بوو؟ گیان ئەو ئەکتەرانەی بەرامبەر کامیرا ئەوان دەرهێنەر ئەزایی چۆنە تەرهێنەر وەکو هین وایە کەشتیەوان نییە کەەوە کەشتیەکە لێخێ بەڕێوابەت بەڵێ ئەگەر تۆ وەکو کەشتیەوانێ وەکو دەرهێنەرێک خۆت سەلمان بۆ تیمەکەت ئەو تیمە بە ڕوح و بە گیان لەگەڵ تو کار دەکەن ئەوجا بۆ ئاگاداریت بۆ خاڵی کاستینگ ئەوم لە یاد نەچێ من پشت کامیرا کارمەندەکانی پشت کامیراشم کاستینگ کرد لە کوردستان ئەوش بە برادەرایەتی و مامەحەمەیی هەڵ نابژێرم ئەوانش کە هەڵبژاردراون بۆ لە کام دیپارتمنتا لە کام بەشا کار بکەن ئەوانش کاستینگ کران ئەوجا ئەوان کە ئەبینن پرۆدیوسەران و دەرهێنەر و بەڕێوەبەری بەرهەم و ئەمان بە ڕوح و بەجیان خەریکی کارن هەموو هەوڵێکیان خستۆتە ناو کارەوە ئەوانش هەموو هاتنە پێشەوە ڕاستی هیلاکبوونێکی بێ هاوتای تێدا بوو بەڵام دووبارە شاری مەخمورش هەموو هاتە پێشەوە سا بۆ نمونە لە وێنەی نیشانی داوە ئەگەر سێری ئەوەی قایمقام بکەی هاتۆتە سەر سێت لەگەڵمانە واروە لە تەنیشت ئەوەوە مەیدانی ناوجەرگەی شاری مەخمور کە یەکێ لە دیمەنە هەرە زەحمەتەکانمان بوو لەوێ فیلمکاریمان کرد ئەو لەوەی ژێر کامێرەکە ئەو وێنەی ژێر کامێرەکە کە من و فیل بەیەکەوە وەستامین وێنەی ژێر کامێرەکە بەهۆی خۆشەویستی دانیشتوانی شاری مەخمور و بەهۆی خۆشەویستی هەموو کارمەندان و هەموو ئەکتەران ئێمە بە 4 ڕۆژ نەماتوانی 5 ڕۆژ وەکو گوتم کێشەمان هەبوو هەمڤیەکەمان هەمەرەکەمان بانجێش دەکرا بۆی بڕوا لە مووسڵ شەڕ بکە بواری ترمان هەبوو بۆ نمونە دیزاینەکان زارین شەو ڕۆژ لەناو کارە بوو بۆی بتوانێتن دیزاینەکانی ئامادەکە لە کاتی خۆیە جلوبەرێکمان من زۆر وردم لە هەڵبژاردننی هەموو شتێک هەموو پارچەیەکی ئەو فیلمە زۆر بیری لێکراوەتەوە وە دوای ئەوەش خاڵێکی زۆر گرنگ وای کرد کە ئێمە بتوانین بەو 5 ڕۆژە فیلمەکە تەواو بکەین ئەو بەریتانیانە کە لە فڕۆکە دابەزین لە فڕۆکەخانەی هەولێر شەو گەیشت ناوێ بۆ بەیانی دەستیان کردە فیلمکاری ئەو شەوەشی کە تەواو بووین گەڕانەوە بۆ فڕۆکەخانە دەوای بڕۆیشت نایەتەوە پارەمان نەبوو بڵێن جاریش کە بلیتیان بۆ بکڕین واتە هەموومان خەریک کار بووین بەڵام بە ئاستێکی بەرز کارمان کرد هەرچەندێ زۆر جاریش لە ڕاستیا من تەنها 3 کاژێر نەک بەس من میران زارین هەندێک لەوانەمان تەنها 3 کاژێری بەرەکەوت بۆ کارکردن بەو شێوەیە. بەڵێ
کاک کەیبەهارگیان با ئێمە بچینە سەر چەمکێکی تریش بینە بڕۆینە سەر مەسلەی پۆست پرۆدەکشن چونکە ئەویان لە بەریتانیا کردان با بڵین چنینی فیلمەکە ئێدیت من حەزەکەم چنینی پێ بڵێم ئێتر کاری ئەوە نیە دەنگسازی و موزیکسازی و ڕەنگسازی و ئەو شتانی کە پێویستی پێبوو تەنانەت لە پۆستەر و لە هەموو شتەکان و مەسلەی ژێرنووس و وەرگێڕان بۆ زمانەکان و ئەمانەت چۆن کێشەی چی بوو لە بەریتانیا ئەلبەتە بێ زۆر ئاسانتر بوو بێ وەکولەوەی لە کوردستان بەڵام لەوێ لەگەڵ کەمپەنیە بەریتانیەکان چۆن بوو کێشە سەرچیەکە ئەوەیە تۆ کەمێک باوەڕ پێکراوی وەکو دەرهێنەر پرۆدیوسەرەکانت باوەڕ پێکراون ئەبنەوەی ئەوەی پۆست پرۆدەکشن خەڵکەکان بیانوێت لەگەڵت کار بکەن خەڵکەکان دەیانوێت لەگەڵت کار بکەن پسپۆرن ئەوان کەبابچێتی ناکەن لە پاڵفکاری ئەوان فیلمکارن ینی کارەکەیان پۆست پرۆدەکشن پێچانەوەیە ئەوە ئیشێتی ئەوە پیشەیەتی بەوە ئەژێت ئەوە یەک جار تەنها ڕێز بۆ ڕێزی تو دێ ئەو کارت بۆکا بە خۆڕایی بۆ جاری دووەم دەبێت بۆ ئەوە دێ بە هیوای ئەوەی ببێتە تیم لەگەڵ تو بۆ جاری دووەم کە دێتەوە کارت بۆکە پارەی بدەیتێ بە دڵنیایی 6 مانگ زۆر هیلاک بووین لە کارەکەیە دوای ئەوە پۆست پرۆدەکشنمان تەواو کرد دوایەوە من بۆ 12 زمانی جیهانی وەرگێڕانم بۆ کرد ئەمەش خۆی لە خۆیەوە پارەیەکی گەلێ زۆرە دووبارە بە خۆڕایی و بە هاوڕێتی شانسمان هەیە لە زۆر وڵاتانی جیهان هاوڕێمان هەیە ئۆکەی لەوێش تەواو نابێت دوایی تو دەبێت چەندان فایل دروستکەیت و ئامادەی کەی و دیسیپی دروستکەیتن بۆی بڕوە بۆ فێستیڤالەکان ئەی فێستیڤالەکان خۆی ئەمەش هەمووی زۆری ئەوێتن ینی بۆ فێستیڤالەکان بۆ من سامیم بەس بۆ ناردنی بۆ فێستیڤال نزیکەی $10,000 مانتیا خەرج کرد و هەروەها 1 ساڵی کاتی خۆ بڵێ ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان با بڵێن فیستیڤال هەیە بە بەلاش بە خۆڕایی فیلمەکە وەرەگرێ بەڵام ئەمە نایگەێنێتە ئاستی ئەوەی کە بچێ بۆ فیستیڤالە گەورەکان چونکە ئەو فیستیڤالانە کەسانی پسپۆری فستیڤالی کان و ئۆسکار و گۆڵدن گڵۆب و ورچی زێڕین و ئەمانە بۆی دێن لەوێ لی هەڵەبژێرن گیان بە پلەیەک با و باسە بکەم دوایەوە دەبێ ئەوە بکەم پاترێکەکەم تەواو بێ دەبێ لینکەکەم بخەمە سەر کامیرەکەم بەڵێ بە پلەیەکەیکەم باشە گیان باشە دێ بۆی نەبچڕێتن با یەک خولەکێ بە ئەوە بێنم ئازیزان نانە ئاساییە ئازیزان لێرەیە من ئەمەیان بڵێم کاتێکە ئەتەوێ فیلمەکە دوای ئەوەی تەواو کرد ئامادە بوو میوزیکت بۆ دانا با بڵێن ژێرنووسی زمانەکانە بۆ دانا ئیتر ئامادە بوو بۆی بڕە بۆ فستیڤالە جیهانیەکان اینجا لێرەوە تۆ کێشەیەکی زۆر گەورە تووشە بێت ئەو کێشە گەورەیە ئەوەیە ئەو فیستیڤالانی کە بۆیان ئەنێریت هەنێک ڕێکخراو هەیە ئەتوانی بۆ ڕێکخراوانەیە نێریت لە ڕێی کۆنت پەیوەندیت لەگەڵ ئەو ڕێکخراوانە بەشداریت هەیەە بە پارەیە هەیەە بە بەلاشە بە خۆڕاییە لە ڕێی ئەو ڕێکخراوانەوە زۆربەی جار ڕۆژانە پێتەڵێ ئەم فیستیڤالانە ئێستا کاتی ئەوەیە فیلم وەرگن اینجا هەنێکیان لەوانەیە کە تۆ با بڵێن بە خۆڕایی هەنێکیان پارەیە من خۆم فیلممە هەبووە کاکەی پار بینێتی لەبەرەوەی پارەی زۆری ئەویست بۆ هەنێ فیستیڤال نەمتوانی بینێرم وەکو نەمتوانی بینێرم فیستیڤالەکەم لەوەیە لەو فیلمەکەم لەوەیە لەو فیستیڤالەیە خەڵاتێکی گەورەی وەرگرتایە کەواتە من بێبەش بووم اینجا ئەمەش پارەی ئەوێ و گەڕانی ئەوێ و تۆ بزانیتە و فیستیڤالانە چەندیان جێباوەڕن من بۆ هەنە فیستیڤال ناردم لەبەرەوەی بە خۆڕایی بوو هەر نەما فیستیڤالەکە نازانم چی بوو خەڵاتیشم وەرگرت بەس چی لەو خەڵاتە بکەم فیستیڤالەکە نەماوە ئێستا بڕۆم بۆ فیستیڤالێکی گەورە فیلمەکەم بەرم بڵم لەو فیستیڤالە وەری گرتووان ئەڵێن کوا لینکی و فیستیڤالە مام دەرێ ئەو وێبسایتەکەی نەماوە
اینجا بۆیە ئەو فیستیڤالە خۆڕاییانە ئەو متمانەیان نییە بەرەو فیستیڤالە گەورەکان بتبات پەلکێشت کات فیلمەکەت بەرێت فیلمەکەتە و فرسەتە ئەو هەڵکەوتە ئەو ڕێکەوتەی بۆ هەڵکەوێ و بچێتە ئەوێەوە اینجا بۆیە بۆ هەڵبژاردننی فیستیڤالەکاری فیستیڤالەیە $1000 تێچێ فیستیڤالەیە 2000 3000 ئیتر بڕۆ بەس بۆ بەشداریکردنی فیلمەکەت پارەیە زۆری ئەوێت ئەلبەتە ئەوەش یەکێکە لەو کێشانی کە فیلمی کوردی ئێمە ئیتر کورتە فیلم بیا فیلمی درێژ بێ ئایا ئەگەنە ئەو فیستیڤالە گەورانە چونکە گەشتن بۆ فیستیڤالە گەورانە وەکو کاکەی بەهار وتی پشتیوانی ئەوێت وە پارەی ئەوێت پشتیوانی با بڵێن سەپۆر ئەوەی کە ئێستاڵێن ئاڵێن سەپۆرتمان نییە و نازان چیە کەسانێکی بۆ پیاکەین ئەبێ ئەو پارانە هەبێت بۆ ئەوەی ئەمەشت بڕوا کاکەی باریجان ئیترەگەر کاتت حەزەکەم تۆ ئەم چەمکە تەواوکەی بە جۆرەی ئەزمونە تۆ ئەزمون زیاترە لە من و تۆ ئەمانە زیاتر بینیوە ببوورە وێنم باشە لەبەرەوەی باشە حەزەکەی سەیرێکەکەینەوە باشە بەڵێ تۆزێ سەر قرتاوە بگەڕێتە دو باشە جا ئەو شاکەکەم فەرمو ببورن زۆر ببورن جان زۆر گرینگە بە تایبەت ئێمە لە ناو کوردستانە پێشبرکێمان نییە نزیک لە ناو بەئاسێکی جیهانی لەبەرەوە دەبێ خۆمان بگەینە پێشبرکێ جیهانیەکان پێشبرکێ جیهانیەکانش لەوانە زۆربەی زۆریان لە فێستیڤالەکانەوە دەست پێەکەن فێستیڤال بە هەزاران هەن ڕەنگە بڵێم 12000 فێستیڤال زیاتر هەبێتن ئەگەر 15000 نەبن ئەوەی زۆر گرنگ بێت و دەبێت چاوت لەو فێستیڤالە نازدارانە بێتن کەوا لەسەری سەرەوەن دەبێت چاوت لەوان بێتن دەبێت بە ئاسی ئەوان کار بکەیتن یاخود هەر هیچ نەبێ ئەو فێستیڤالانە بن کەوا ئەگەر کان نییە ئەگەر بەرلین نییە ئەگەر تۆرۆنتۆ و ئەگەر ئۆسکار نییە ئەو ئاس بەرزانە بن کەوا چەندان ساڵە فێستیڤالن و خەڵاتەکانیان خەڵاتێکی زۆر بەرزن ئەوانەیە کە ئەبنە هۆی ئەوەی دوای بردنەوەی خەڵات لەو فێستیڤالانە باوەڕێکی زۆر پەیدا دەکەی بۆ فیلمەکە بۆ نمونە بۆ ئەم مەبەستە بەڵێ هەندێک فێستیڤالی وردش هەن ئەو بۆ ئەوانش دەنێریت بەڵام لە ڕاستیە ئەوان بەز نین ئەو بەز نییە کە تۆ فێستیڤالێک لە ئەفریقیا یان فێستیڤالێک لە ئاسیا خەڵاتێک کە دەداتێ ئەوە بەز نییە فێستیڤالە ئەمریکیەکان فێستیڤالە ئەوروپیەکان بەریتانیەکان فێستیڤالە سکەندیناڤیەکان ئەوانە زۆر پێویستن کەنەدا یابان بەڵام یەک شتێکی کە کاکەی بار لە ناو ئەمریکا و کەنەدا و بەریتانیاش زۆر لەو فیستیڤالانە هەیە هیچ نین یعنی ئەو ئاستیان نیە سلێمانی و هەولێر و ئەوەی دهۆک زۆر لەوان ئاست بەرزترن ئەزانم تێدەگەم گیان تۆ دەبێت چی بکەیت لە سەر پلاتفۆرم هەیە بۆ ناردن فیلمەکە بۆ فێستیڤالەکان ئەو پلاتفۆرمانە پلاتفۆرمە سەرچەکەیان فیلم فریوەیە لەسەر فیلم فریوەی پێشەوەی بینەری بۆ فێستیڤالەکە تەمەشاکەی بزانیەوە چەند ساڵە هەیە ئەمە یەک دووەم بزانە ریڤیوەکان خەڵک چی لەسەر نووسیوە بەڵێ ئەوەی کە تۆ ڕاستەکەی کە زەلامێکی کورد هەستا بووماوەیە بەر لە ئێستا فێستیڤالێکی دروست کردبوو لەسەر فیلم فریوەی بە ناوی کوردستان ئیندیپندنت ئینتەرناشنەل فیلم فێستیڤال سێەم ساڵی بوو بە پارەیەکی گەلێ زۆرش خەڵکی فیلمیە نارد کچێکی سپانی لە سەریان نووسی بووی ئەم فێستیڤالە بوونی نییە ئەمە دزن تەنها بۆ پارەیە ئەم کارە دەکەن ئەوە بۆ منش هەستام هەموو زانیاریەکانی ئەو فێستیڤالم بە وێنەوە بە هەموو بەلینکەوە نردەوە بۆ کوردستان بۆ وتم خەمێکی بخۆن برا ئەوە ناوی کوردستان پیسەکە بەڵێ لەو فێستیڤالانەش هەیە دەبێت ئاگدار بی دەبێت چاو لێیان بێتن ئەوەی بۆ تۆ گرینگە ئەو فێستیڤالانن کەوا زەحمەتە وەرگتن زەحمەتە چونکە خەڵاتیان بەرزە ئەو خەڵاتی ئەوانە بێتە هۆی ئەوەی پێناسێکی زۆر گەورە بە کارەکەی تو بە فیلمەکەی تو ئەداتن یەکێ لەوانە بۆ نمونە ئەگە بتوێ بڕۆی بەرەو ئۆسکار دەبێت لەو فێستیڤالانە خەڵات بەریتەوە خاڵێکی لە ئۆسکار نالم لە ئۆسکار گرنگتر بەڵام خاڵێکی وەک ئاست ئۆسکار گرنگ
ئەوەیە ئەگەر کورتە فیلمەکەی تو دیستریبیوشن پەیدا بکە دیستریبیوشن واتە بڵاوکەر بدۆزێتەوە کە ئەمە زۆر زەحمەتە بەڕاستی چونکە بازاری کورتە فیلم زۆر سنووردارترە لە بازاری فیلمی درێژ فیلمی فیکشن بۆ ئەوەی فیلمەکەی تۆ بڵاوکەر هەڵی بژێرێ و بڵێ بەڵێ من وەری دەگرم لەبیرت نەچێ ئەگەر 15,000 فێستیڤال هەبن هەریەکی 50 تا 100 فیلم نیشان بدا واتە لە ساڵێکە لەسەر ئاستی هەموو جیان بەلایەن کەمەوە 20 تا 30,000 کورتە فیلم دروست دەکرێت 20 تا 30,000 کورتە فیلم هەمووی ناگاتە دیستریبیوتەر هەمووی ناگاتە بڵاوکەر جا تو ئەگەر بێت و لە زۆر فێستیڤال خەڵات وەرگری لە فێستیڤالە بەرزەکان جێڕێزەکان خەڵات وەرگری ئەمە ئەبێتە هۆی ئەوەی پێناسێک پەیدا دەکەی بۆ فیلمەکەت بە هیوای ئەوەی بڵاوکەر خۆی ڕوود لێ بکاتن و بڵێ بەڵێ منەمەوێ ئەو فیلمەیت و بگرمە خۆم و بڵاوی کەمەوە نمونەش بۆ ئەوە من سامیم گەیشتە 160 فێستیڤالی نێودەوڵەتی لەو 160 فێستیڤالی نێودەوڵەتیە من سامیم 58 خەڵاتی وەرگرت 32 جار بۆ باشترین فیلم شادم بڵێم کە باوەڕ وەکو ئەکتەری سەرەکی 2 جار خەڵاتی باشترین ئەکتەری بردەوە لە ئەرجەنتین و لە ئیسپانیا زۆر گرینگە لەنا ئەو فێستیڤالە بەرزەیە ئەو مناڵە کوردە خەڵاتی باشترین ئەکتەر بەرێتەوە دڵنیام تا ئێستا ڕەنگە تاکە ئەکتەری کورد بێ بەو ئاستا و خەڵاتی برد بێتەوە کاکەی بەهار لینا خان پرسیارێکی نامێتی پەڕێنین ئەڵێ کاکەی بەهار نزیکەی 10,000 دۆلاری داوە بە فیستیڤال ئەی لە بەرامبەرە چی دەستکەوتووە ئەمە یەک پرسیارێکی با پرسیارێکی کەشی بخێنمەوە هەر نزیکە لەو بابەتە ئایا پارەدان بە فیستیڤال وەکو کڕینی خەڵات نییە بە پارە؟ نۆ دوو خاڵ یەکی دوو پرسیارن یەکەمیان ئەو 10,000 دۆلاری لە فێستیڤالەکانە خەرجمان کرد بەهۆی بردنەوەی خەڵات لە زۆر لە فێستیڤالەکان بەهۆی بردنەوەی خەڵات هەندێک لەو فێستیڤالانە خەڵاتەکەیان جگە لە ترۆفی پێڵێن جگە لە خەڵاتەکە خۆی لە پەیکەرەکە خەڵاتی کاشش پارەی لەگەڵایە ئێمە بۆ فیلمی من سامیم نزیکەی 15,000 دۆلارمان بردەوە 15,000 دۆلارمان بۆ هات لە خەڵات لە فێستیڤالەکان هەر 15,000 دۆلارەکە چووەوە ناو نردنی فیلمەکە بۆ فێستیڤال جارێکی تر بەردەوامی بۆ فێستیڤال و هەروەها چووە ناو ئەوەی کە ماوە بدا بۆ نمونە لە فیلم فێستیڤالی سانتیێگۆ لە هۆلیوود لە ئەمریکا کە فیلمی من سامیم وەرگیرا لەوێ و نۆمینەیشن بووین منش و هەردوو پرۆدیوسەرەکانش ڕۆیشتین بۆ هەفتەیەک فێستیڤالەکان بەدەگمەن ئەو فێستیڤالە بەرزانە خەرجی هاتوچۆ خواردن و خەوتنت دەدەن ئۆکەی لەسەر ئاستی کورتە فیلمە لێم لەسەر ئاستی فیلمی درێژ جیاوازە لەبەرەوە ئێمە ئەو 15,000مان ئەمە وەڵامی پرسیاری یەکەمە ئێمە ئەوەمان هات بۆ هات ماوەی پێماندا بڕۆین ئامادە بین لە زۆربەی زۆری فێستیڤالەکان کە بتوانین لەوێ فیلمەکەمان زیاتر ڕابپەڕێنین ئەمەش زۆر گرینگە چونکە فیلمی تۆ لە فێستیڤاڵێکی زۆر بەرزادێ خۆت لەوێ نەبی ڕایپەڕێنی بە تایبەت دێمە سەر ئەو خاڵە کە دێنە سەر باسی مەکسیک لەوێ زەگەرت لە یەکەوێ لە جیاتی قازانج ئەگەر خەڵاتش بەریتەوە ئەمە پرسیاری یەکەم پرسیار دووەم نۆ تۆ کە پارە ئەدەی بۆی بەشداربی لە فێستیڤالێکە شەرت نییە بەشداری نۆ ئەو وەرگیرێت ئەو شەرت نییە وەرگیرەی شەرت نییە وەرگیرەی نۆ شەرت نییە وەرگیرەی بۆ نمونە لە فلیکە فێست نزیکەی 8,000 فیلمیان بۆ چوو بوو لەنا 8,000 60 فیلمیان وەرگرتەوە هەموو 8,000ەکەش هەرێکی 50 دۆلاری داوە تەنها بۆی لە پلاتفۆرمەکەی بینێرێ بە هیوای ئەوی وەرگیرێ واتە نەخێت تۆ بە هیچ کاتێک تۆ ئەو پارەی دەدەی بۆ ئەوە نییە بە هیچ جۆرە ناتوانانی خەڵات بکڕی بە هیچ جۆرێک بە هیوای ئەوەی شانس فیلمەکەت بیگرێ لەناو ئەو 2,000 ئەو 8,000 تۆش وەرگرن فیلمەکەت وەرگرن
دوایی کە وەریانگرت تۆ لە پێشبڕکێکای لەگەڵ بەر ئاستی زۆر فیلمی ئاست زۆر بەرز ئەگە بێت و خەڵات وەرگری ئەوە هیچ پەیوەندی بەو پارەیەوە نییە ئەو پارەیە تەنها لە پێناویەوە بوو کە تۆ بتوانی فیلمەکە ناونووس بکەیت بڕوات ئەوە نییە بڵێن خەڵاتەکە بکڕیت هەر باسی خەڵات مەکە مەرج نییە لەو فستیڤالانە خەڵاتش وەرگریت نەک مەرج نییە خەڵات وەرگری مەرج نییە وەرگیرێ بەڵێ مەرج نییە وەرگیرێ ئێمە ئەگەر 10,000 مان خەرج کرد ئەگە بەهاتە لە هەموو فێستیڤالێکا وەرگیراینایە بە جۆرە ئەو پارەیە خەرجمان کردووە ئەو جار لە زیاتی 160 فێستیڤال 360 فێستیڤالمانە کرد اینجا لیناخان شتێکی کەشتی نووسیوەڵێ بردنەوەی 58 خەڵات لە 160 فستیڤال واتە ئەم فیلمە لە 136 خەڵاتەکانی بردووەتەوە ئەڵێ ئەوە زۆر کەمە ئەو فیلمی من سامیم یەک لەسەر سێ خەڵاتەکانی بردوێتەوە یەک لەسەر سێ ینی 160ەکە دابش بکە بڵێ نا من لەگەڵ ئەو خەڵاتانەی کە بردوێتەوە ئەوە ڕیکۆردی شکان بە دەگمەن فلیمێک توانیوێتی بەو ئاستی ئەوەندە فێستیڤال ئەوەندە خەڵات بەرێتەوە ئەمەش بووە هۆی ئەوەی کە شۆرتس ئینتەرناشنال کۆمپانیایەکی بڵاوکەری دیستریبیوشن لە لۆس ئانجلس لە هۆلیوود فیلمی من سامیم بگرنە خۆیان و لەگەڵ مناگرێ بەست بکەن بۆ 5 ساڵ چووکە سەریان سوورمە لەو هەموو خەڵاتەی ئەو فیلمە بردوێتەوە ئایجا من بۆ چوونێکی کەمەیە بۆ وەڵامی لیناخان گەلێ جار بەڵێ بۆ 160 فستیڤال تەقدیمەکەیت بەڵام لەو 160 فستیڤالە 160 خەڵات وەرگری 50 خەڵات وەرگری هیچی گرنگ نییە بە جۆری ئەوەی لە فستیڤالێکیان یەک خەڵات وەرگری کە ئەو فستیڤالە ئەتگەێنێ بە هەموو دنیا اینجا مەڵێ ئەو لە 136 کەمە نەخێر کەم نییە یەک فستیڤالێکیان بیگرێت ئەوە هەر هەموویەتی ئەوە زۆر گەورەیە بۆ نمونە بگاتەکان بۆ نمونە بگاتە گۆڵدن گلۆب ئەیتر تۆ ئەو 50 تر هەر فرێدە دەرەوە وازی لێبێنە بەس ئەوەت بەسە ئەوەی کە گرنگ بێ سەرکەوتیان لە بواری فێستیڤالە دوو خاڵت زۆر گرنگن یەکێکیان ئەوەیە کەوا تۆ یان ئەتگەێنێ بە کانیان بە ئۆسکار بۆ ئەوەی تۆ دوای ئەوە کۆمپانیا جیانەکان بێن ئستا تۆ تەمەشا بکە فیلمی ویپلاش با ئەو بنەوە بکەین بە نمونە فیلمی ویپلاش کورتە فیلمێک بوو کە دەریێنەرەکە دروستی کرد و لە فێستیڤالە چەند خەڵاتێکی باشی وەرگرت لەبەرەوە کۆمپانیای پرۆدەکشنی هۆلیوود هەستان باوەڕیان پێی کرد بەو فیلمکارە کە ئاستی هەیە و توانە هەیە و داوای لێ کرد ئەو فیلمە بکاتە فیلمێکی درێژ کە کردی فیلمێکی درێژ لەوێش خەڵاتی زۆر بەرزی وەرگرت و ئۆسکاری وەرگرت بڵێ ئەوەیە دەڕەتە قۆناغی تر دوایەوە بۆیە تۆ زۆر شەرتە ئەوە مەژمێرە چەند خەڵاتەکەت کەم نییە زۆر نییە ئامانج چییە؟ ئامانج ئێمە گەیشتنمان بوو بە بڵاوکەر من سامیم گەیشتە بڵاوکەر ئەمە کرێدیتێکی زۆر پێناسێکی زۆر بەرزیدا بە من چونکە تا ئیستا یەکەم فیلمی کووردە تاکە فیلمی کووردە کە بگاتە شۆرتس ئینتەرناشنال دیستریبیوشنی بۆ بکەن گرێبەستی بۆ بکەن بۆ 5 ساڵ نەک ساڵێ 5 ساڵ جوانیش لەوەیە هەرکە لەگەڵ ئەوانە گرێبەستەکە پەیدا تەواو بوو کۆمپانیای گۆنێلا پرۆدەکشنی فەرەنسا یەکسەر ئەوە تا ئەو وێنەیە خۆیەتی کە واخستە سەری گۆنەلا پرۆدەکشنی فەرەنسا یەکسەر پەیوەندیان پێمەوە کردوتیان چاوەڕێ بووین بۆی ئەو گرێبەستە لەگەڵ ئەوان تەواو بێت چووکە ئەمانەوێ ئێمە من سامیم بگرینە خۆمە ئەمە خەڵاتی بەرزە بۆ تو ئەمە بەرزترین خەڵاتە بۆ تو
بەڵێ دروستکردنی متمانە لە لای کەمپەنی بەرهێنمەیە و کەمپەنی بڵاوکەرەوە ئەوانە گرنگن خەڵاتەکان ئێستا بۆ نمونە من کە کار دەکەم لەسەر فیلمی فیکشن فیلمی درێژ سینەمایی ڕۆمیۆ و جولیەت کوردستان کە پەیوەندی یەکەم بە پرۆدەکشن کۆمپانیا کە پەیوەندی یەکەم بە دیستریبیوتەر کە بۆ بڵاوکەر کە پەیوەندی یەکەم بە پرۆدیوسەران ئەوان چیەڵێن بە من پێشتر چیت کردووە من بەو پەڕیشانازیەوە من سامیم نیشانەدەم واروە میێوانێکی تایبەت نیشانەدەم و پێشیان دەڵێم هەردووکیان گەیشتنە ئاستی ئەوەی بڵاوکەریان هەبوو هەردووکیان توانیان دیستریبیوشن بە خۆیانەوە ببینن لەسەر ئاستی جیهان بەڵێ دەسەکان و خۆش بابینە سەر باسێکی کە چونکە ئەمەشیان بابەتێکی گەیە ئایا لە فستیڤاڵەکان یا لەو جیانی وڵاتان کە سەیری فیلمەکەتەکەن کەسەکان خەڵکەکانی ئەو وڵاتانە چەند خۆیان لە فیلمەکەیە بینەوە چەند وا هەستەکەن خۆیان یەکێکن لە ئەو کارکتەری تۆ باسی کردووە ئەوە ئەمە زۆر گرنگ ئەمە گرنگترین خاڵی ئەم شەومانە لە لێکۆڵینەوەکە هەر بۆیش لە سەرەتا باسم کرد فلم ئەوەیە کەوا بتوانێت ئامرازێکە بۆ شکاندنی سنوورەکان و گەیشتن بە بینە بە ئاستێکی جیهانی لە ناوچەیەوە دەست پێکە ئەڕواتە ئاستێکی جیهانی بۆی لە فێستیڤال بە تەواوی تەواو بین تکایە خاڵێکی تر بۆ لینەخان و بۆ هەموو کەسانەی کەوا حەزیانەیە گومانیان هەبێ ئەگەر کەمێ بڕۆیتە خوارەوە تر تکایە ئەو وێنەی من ڕاوەستاوە لەوێ کە ئەوەی زیاتر بڵێن پەمەیەکەیە خەڵاتێکم بەدەستەوەیە ئەوە لە فێستیڤالی مێتریکەمنتێ کۆرتۆ بزانە گرنگی ئەمەیان چییە ئەم فێستیڤاڵە 10 ساڵە هەیە پارچی کرد هەر ساڵێک هەر فیلمێ بە خەڵاتی باشترین فیلمی وەرگرتووە واتە هەر دە فیلمەکەی هەر ساڵی جارێک خەڵاتی باشترین فیلمی وەرگرتووە هێنا بەیەکەوە کردێ پێشبرچەیەک بەناوی پێشبرچەی فیلمی 10 ساڵە باشترین فیلمی 10 ساڵە من سامیمش لە یەکێ لە ساڵەکانە باشترین فیلمی وەرگرت بوو ئەمجا لە پێشبرچەی فیلمی باشترین فیلمی 10 ساڵە واتە من سامیم ئەم جارەیان پێشبرکەی ناکرد لەگەڵ فیلمە ئاساییەکانە ئەم جاریان پێشبرچەیەکە لەگەڵ 9 فیلمی باشترین خەڵات وەرگرتووی ساڵەکانی پێشوو وە لەوێشە ئێمە خەڵاتی باشترین فیلمی 10 ساڵەمان بدەوە ئەمە گەورەترین پێناسە بۆ فیلمەکەمان دوای ئەوە با بڕۆینە سەر ئەو باسەی کە زۆر گرنگن کاریگەری فیلم لە بینەر بۆچی بینەر دەبێت جیانی خۆی لە ناو فیلمەکەتا بدۆزێتەوە نەک ناوچەیی چونکە ئەگەر ناوچەیی بوو واتە فیلمەکەی تۆ جیانی نییە سێ نمونە دێنمەوە یەکێکیان فیلمی من سامیم لە فیلم فێستیڤالی دێرێنە لە ئیسپانیا کە نیشان درا و خەڵاتی باشترینی بردەوە دوای نیشاندانەکە خۆتزانی خەڵکان دێن گفتوگۆەکەن بە تایبەت دەگە فیلمەکەیان بەدڵ بێ لەگەڵ تا گفتوگۆ دەکەن سەربازێکی ئیسپانی کە خۆی لە ئەفغانستان سەرباز بوو ئیسپانی بوو بینەر بوو ئەو شەوە لە هەموو کەسەکان زیاتر لەگەڵ من وەستا و هەموو هەوڵێکی خۆی خست بۆ کار کە بۆ من بیسەڵمێنێ لە کۆتایی فیلمەکەمە سامی هەڵناسێ ئەم کارە بکە هەڵەسێ ئەم کارەیان بکەن نایلێم چ کارێک بۆی چونکە زۆر مرۆڤی لە کورد هەیە زۆر بینەری کورد هەیە تا ئێستا و فیلمەیان نەبینیوە نامەوێت بیلەوتێنم بۆیان ئۆکەی بەڵام ئەو سوور بوو لەسەرەوەی کە سامی بەم شێوەیە ئەم هەڵسو کەوتاکە چونکە من کۆتایەکەیم کراوەیە کۆتایی فیلمەکەم کراوەیە ئەو بۆچی سوور بوو لەسەرەوەی کەوا سامی بەم شێوەیە ئەم هەڵسو کەوتاکە چونکە ئەو خۆی سەربازە بۆ ئەو شانازیە بوو ئەگەر سامی ئەو هەڵسو کەوتە بکە ئەمەنە کاریگەر بووی ئەمە بەس نمونەیەکە لە فیلم فێستیڤالی لە بەریتانیا مرۆڤێک منی ڕاگرت تا 2 شەو ئەیود من ئۆسکارم
من ئۆسکارم هەر ئەیوت من ئۆسکارم منش گوتم تکایە چیرۆکەکەت چییە هەر ئەیوت تۆ فیلمی منت دروست کردووە بەریتانی کابرایەکی بەریتانی وتی من سەرباز بووم پایلەت لێخوڕی هەلیکۆپتەر لە کاتی شەڕی تێرۆریستەکان لە عێراق کۆپتەرەکەمان کەوتە خوارەوە لێ دەراین کەوتی نەخوارەوە هەموو تیمەکەم مردن بەس من بە زوندوێی مامەوە وەزارەتی بەرگری بەریتانیا بانگێشیان کردم هێنامیانەوە بۆ بەریتانیا هەستان لە پرێس و لە میدیا بڵاویان کردەوە کەوا کێشە لە استراتیژی وەزارەتی بەریتانیا نییە بەرگری بەریتانیا نییە کێشە لە ناو استراتیژی سەربازگای بەریتانیا نییە کێشە لە من بووە کێشەی کەسایەتی خۆم بووە بە هەڵا ئەو کۆپتەرەم خستووە یعنی منیان کردە قوربانی وتی منیان کردە قوربانی لە پێناوی ئەوەی خۆیان لەکەدار نەبن بۆیە ئەیوت من ئۆسکارم ئۆسکار ڕۆلی سەرەکیە کە سەرباز ئەمریکیەکە ینی ئەوەندە چووە ناو فیلمەکەەوە کەوا خۆی کردبوو بە ئۆسکار لە هیندستان پرسیارم لێیان کرد گوتم باشە بۆنە بایەختان بەم فیلمە داوە گوتیان چیرۆکی ئێمەیە بەڕاستی سەرم سوورمە چۆنچۆنی چیرۆکی ئەوانە بەڵام بابێنە مەکسیک ئەو وێنانە لە مەکسیکن کەوا هێناوتە سەر سکرینەکە بابێنە مەکسیک لە مەکسیک فستیڤالەکە زۆر بەرز بوو بینەرەکەی نزیکەی 1000 مرۆڤ زیاتر بوو لە رادیۆ چەندان دیدار لە تەلەڤیزۆن چەندان دیدار لە ڕۆژنامە و لە پرێس چەندان دیدار منیان برد بۆ زانکۆکان منیان برد بۆ ئامادەیەکان ئەمەندە بایەخیان من سامیمدا بوو بووە هۆی ئەوەی کەوا بەڕاستی جێی پرسیارێکی زۆر گەورە لای من گوتیان ئەمە چیرۆکی ئێمەیە باشە لە هیندستان گوتیان چیرۆکی ئێمەیە لێرە لە مەکسیکشە لێ چیرۆکی ئێمەیە ناو بابین لە کوردستان لە کوردستان کە یەکەم نیشاندانمان بۆ کرد لە فستیڤالی کوردستان لە ئیمپایر سینەما لە ناو هۆڵەکەیە خەڵکی لە ناو پەیجەکانش جێ نەماکەوە خەڵک لێدا بنشێتن بە پاوەش جێ نەماکەوە خەڵک لێ بوەستەیە دوایەوە من بۆ خۆشەویستی مەخمور پێم خۆش بوو بردم بۆ مەخمور لە مەخمورش وتم با دووەم نیشاندانی لە کوردستان لە مەخمور بێ کە نیشانماندا خەڵکێکی زۆر نازدار هاتبوون و قایم قامش هاتبوو یەک دوو بەڕێزی تر هاتبوون خەڵکی مەخمور هاتبوون ئەو مرۆڤانەی کاریان تیا کردبوو هاتبوون کە فلیم تەواو بوو پرسیار و وەڵام شتەکان زۆر باش بوون چوومە خوارەوە کابرایەکی کوردی دیار بوو لەناو دەسەڵاتی کووردا بوو منی بردەلاوە وتی کەی بەهار دەستخۆشیەکی زۆر زۆرتر و تەسەلی لێ یەکەم بۆ فیلمە بەڵام ئامۆژگاریی زۆر گەورەم هەیە ئەمە زیانێکی زۆر گەورە لە کوور دەگەیەنێتن لە بەرەوەی ڕستەیەک لە فیلمەکەیە هەیە ئەو ڕستەیە دەرکە تکایە وتم ڕستەکە چییە وتی ئەو ڕستەیە ئەوەیە کە ئەڵێ تۆ لەگەڵ ئەمریکیەکانی یان لەگەڵ ئێمەی نازانی ئەمریکەکان دژمنی ئێمەن منش گوتم باشە دیارە تۆ لە فیلمەکە وا تێگەیشتوویتە ئەو زەلامە کووردە گوتی بەڵێ ئێوتم بە چی تووتن ئەو زەلامە کووردە جلوبەرجی کورد نییە بە زمانی ئینگلیزی ئەدوێ ئەم خاڵە ئەبێت هۆی ئەوەی فیلم سامیم چۆن و بۆچی بۆ جیهانی جگە لە سکریپت و کارکتەر و مشتێکی بۆ دیزاین من بە هیچ زۆری نیشانم نەداوە ئەوە چ وڵاتێکە ئایا ئەفغانستانە ئایا عێراقە ئایا کوردستانە ئایا سووریایە ئایا خواروی ئەفریقیایە ئایا ئەمریکایە خواروی ئەمریکایە هەموو ئەو شتە جوغرافیانەم لێ دەرهێنایە دەرەوە هەروەها بواری جلوبەرێک ئەو شتانەم لێ هێنایە دەرەوە چونکە ویستم بینەر بیری تەنها لە لای یەک خاڵێک بێتن ئەوش ئەوەیە هاوڕێتی سامی و ئۆسکار هاوڕێتی دوو دنیای زۆر جیاواز چونکە خۆتان دەزانن ئێمە لە جیهانە بەهۆی ئەو هەموو سنوورەوە هەموو دابەش کراوین بەسەر ڕەگەز و بەسەر ناو و بەسەر کولتور من هەستام ئەمانەم لادا بۆ ئەوەی سنوورەکانەمی بشکێنم چونکە هاوڕێتی لە نێوان هەموو جیهانە ئەمریکیەک و یابانیەک یابانیەک و ئەفریقیەک ئەفریقیەک و سکەندیناڤیەک کوردێک و عەرەبێک عەرەبێک و کەسێکی تر
بۆ ئەوەی بینەر تەنها بیری لای ئەوە بێ خۆی تیا بدۆزێتەوە چونکە هیچ کەسێ لە ئێمە نییە ڕۆژێ لە ڕۆژان تووشی بوارێکی وان نهاتوێ لە ژیانە بێگانەیەک بەری کەوت بێ ئایا بوونە بە هاوڕێ نەبوونەتە هاوڕێ کۆسپەکان چی بوونە هۆیەکان چی بوونە ئەمە وای کرد فیلمەکەی ئێمە چیرۆکی بەریتانیا بێت چیرۆکی ئەمریکا بێتن لە ئەمریکا آخر ئەمە گرینگە تۆ بڵێ خەڵاتت کەم لە ئەمریکا ئێمە لە 16 فێستیڤاڵا وەرگیراین نۆمینەیشن بووین لە 8 فێستیڤالیانە 8 خەڵاتمان بردەوە ئەمە زۆر گرینگە بەڵام ئەوەی لە هەوانە گەلێ گرینگتر بێ ئەوە بێ کەوا بینەر زۆر کاریگەر بوو بە فیلمەکە. بەڵێ کاکەی بەهار بە وا بزانم بابەتەکەمان گەشتە ئەوەی کە ئیتر ئێمە بینەر زۆر ئەساسە ئەوە شەگەڕێتەوە بۆ لە نووسینەوە تا ئیتر کات دواکاتی بەرهەمهێنان بەرهەم هاتنی فیلمەکە ئەبێ بزانین بەو ستایلە بنووسین بەو ستایلە ئیشکەین بەو ستایلە دەرهێنانکەین بەو ستایلە نواندنکەین کە لە هەموو هۆڵێکی دنیاە لێ بدرێت هەموو خەڵکێک لە هەموو دنیاە لەزەتی لێ ببینن ئەمە ئەو کێشەیە کە ئێمە ئەبێ بیر لێ بکەینەوە یەک دنیا قەزیێمانەیە یەک دنیا دۆزمانەیە یەک دنیا کێشەمانەیە ئەنفالمانەیە هەڵەبجەمانەیە شنگالمانەیە ئیتر مێژوویەکمانەیە پڕە داستانمانەیە ئەفسانەمانەیە چۆن دێین ئەمانە تەوزیفەکەین لە ئیشەکانمانە لە کاتی نووسینە ئەیکەین بە جیهانی ئەو خاڵەیە و تۆ ئەم شەو جوان هەموویت ڕوون کردەوە زۆرم پێخۆش بوو دەستخۆشید لێ یەکەم من لە کۆتاییە یەک خاڵێت ڕوونەکەمەوە پێشەوەی تەواو بین ئەوەیە بە تایبەت بۆ باشووری کوردستان پێش فیلمکاری با لە فیلمکاری تێ بگەین زۆربەی زۆر دەرهێنەرەکان تا ئیستا نازانن دەرهێنان مانای چییە ڕۆڵەکە نازانن چییە کارەکەی چییە کار دەرهێنان تا ئیستا نازانن جیاوازەکان چیە لە بینی دەرهێنەر و بەرهەمهێنەر نازانن لە پایەیە کامیان سەرەتا دەست پێکا و کامیان دوایی دێت زۆر گرینگە پێشەچی ئێمە چونکە نەوەی ئیمڕۆ بە تایبەت زۆربەی زۆر یان پەروەردەی ئەو سەردەمەن کەوا کاتی خۆی سینەما نەما لە کوردستان بۆیە ئەمڕۆ زۆر پێویستە پێشەچی ئێدوکەیشن پەروەردەگاریەکی زانستیانە بکرێتن بۆ ئەو مرۆڤانە کە تێ بگەن ڕۆڵیان چییە دەرهێنەر هەمان کارمەندە وەکو چایچیەک دەبێ بە ڕۆڵەکەی خۆی هەڵسێ بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک ئەگەر تۆ دەرهێنەر نەزانێ پسپۆرەکەی خۆی چییە سەر لە چایچێکەشە شێوێنێ و لە شۆفێرەکەشە شێوێنێ و لە سینماتۆگرافەکەشە شێوێنێ و سکرپتەکەشە گەر باش بێ ئەو ژوێران دەکاتن مەبەستم دەرهێنەر تەنها دەرهێنەر نا مەبەستم لە هەموو کارمەندەکان لە بەشەکانە پێویستە پسپۆر پەیدا بکەین چونکە تۆ ناتوانانی یەک بەشێک زۆر باش بێ ئەوانەی ترت خراپ بن دەبێ هەموو بەشەکانت باش بن هەموو بەشەکانت لە سکرپتەوە تاکو و فرۆشتنش دەبێ زۆر باش بن ئەو جا ئەگەیتە جیهان بەڵێ کەی بەهار ئازیزان لەبەرەوەی جێیەکەی من باش نییە نازانم ئیتر کێشە لای منەیان ناوەکو پێم وتن من لە سەر سەفەرم لە نیوەی ڕێوەستام و ئیتر ئینتەرنێتم لە جێیەکە شتەکانمان هەموو بە وردی باز کرد ئەگە پرسیار نەماوە ئەتوانین تۆش ئازاد بکەین بۆی لە گەشتەکەت بەردەوام بی و ئێمەش جاریتر یەکە بینینەوە و جاریترش یەکە بینەوە و هەروە منیش لاپەڕی فەیسبووکم هەیە لاپەڕی وەتسئاپم هەیە لاپەڕی ئینستاگرامم هەیە بۆ هەر کەسێک پرسیاری هەبوو بۆ هەر کەسێک پێویستی بەوە بووکەوە سکرپت یان پێشنیار یان بوارێک من هەموو کات دەرگاکەوەیە زۆر سوپاس سەرکەوتیان بۆ توش سەرکەوتوبی یەکێ لەو خاڵانەی کە تۆ ئەیکەی ئەم فیلم سازانەی کە داتان ناو ئەم پلتفۆرمە
ئەو پەروەردەگاریە ئەگرێتە خۆیەوە کەواتە ئیستا ئێمە نەمابووە بۆی لە یەک تێ بگەین و هەر فلیمکارێک شتێ بگا ڕۆلی چییە لە ناو کارەکە. دەستان خۆش چاوەکەمی زۆر سپاس دەکەم. من لە خزمەتم بەو هیوایی ئەگەر ئەم نەوەیەمان سوود نەبینن، نەوەی داهاتوومان سوود لەم وانانە وەرگرن و ئەم وانانە ببێتە هۆکاری ئەوەی فیلمی کوردی ئێمە بگا بە هەموو دنیا. بەو هیوایە کاکەی بەهارجان وەکو وتم لە بەرەوەی من ڕێگەم دوورە، ئەبێ ئێستا 8 سەعاتی کە لێ بخوڕم. اینجا ئازیزان داوای لێبوردنتان لێکم، بەس کاکەی بەهار تەکلیفێکم لە بەڕێستانەیە، ئەگەر توانیت داوایەکم لە بەڕێستانەیە، ئەگەر توانیت بچیتە سەر هەر لە فەیسبوکەکەی خۆت تۆ فیلم سازان بکەیتەوە، ئەو برادرانی کە پرسیاریان هەیە وەڵامی پرسیارەکانیان بدەیتەوە، ئەوانەی کە داوتەوە وەڵامیان داوە دەستخۆش بێ، ئەوانەشی نەبوو وەڵامیان بدەیتەوە. من زۆر زۆر سوپاسانەکەم. لێبوردنەوە لێبوردنەوە من لێرە ئەبێ کۆتایی بە ئەوانەیە بێنم، چونکە وەکوتم ڕێگام دوورە و زۆر زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم. سوپاسی کاکەی بەهارەکەم کە تێری کردین لەو وەڵامانەی کە زەمانێکە لە لای ئێمە، لە لای هەمومان فلیمسازان و بینەر و هەر هەمومان کێشەیەکی زۆر گەورەیە کاڵین بۆ فیلمی کوردی ناگا بە دنیا. زۆر لە گەنجەکانمان خەون بەوە بینن فیلمەکەی بگا دنیا، یان هێشتا هیچ نەبووە تۆزێکی خوێندووە و ئەزانێ فیلمەکەی تەواو ئیتر توانای ئەوەیە ببێ بە فیلمسازێکی جیهانی. کاتێک کە بەرە ڕووی واقعەکە ئەبێتەوە، بەرە ڕووی ئیشەکە ئەبێتەوە سێرەکە وان نییە، نازانێت کێشەکان چییە. ئەم شەو کاکەی بەهار ئەو وەڵامەی هەمومانی داوە، وەڵامی ئەو گەنجانەی داوە کە تووشی ئەو بێهودەی یابێ، وەڵامی ئێشی دایەوە کە هەمومانەڵین بۆ ئەو هەموو چیرۆکەمان هەیە، ئەو هەموو ڕووداوەمان هەیە، ئەو هەموو داستانەمان هەیە، ناتوانین فیلمسازێکی باشمان نییە بیگەینێ بە دنیا. مەسەلە فیلمسازی باش نییە، مەسەلە دۆزینەوەی ئەو نهێنەیە کە ئەم شەو کاکەی بەهار قۆناغ بە قۆناغی، هەنگاو بە هەنگاوی پەنجەی خستە سەری و دەستنیشانی کرد بۆ هەر هەمومان. تکایە فیلمسازان خەڵکانی کە کەستان لە خۆبایی مەبن بڵێن نە من هەموو شتێکەزانم. ئەها ئەم شەو ئەومان بۆ دەرکەوت لەسەر ئاستی جیهان لە بواری فلیم. ئەم ئێمە چەند بێ ئاگاین، ئەمە گەورەترین کێشەیە. من ئاگادارم، کاکەی بەهار ئاگادارە، کۆمەڵە فیلمسازی تریش ئاگادارن لەوە، بەڵام ئەم شەو کاکەی بەهار ئەو برینەی هەڵدایەوە بۆ هەمومانی ڕوون کردەوە. من زۆر زۆر سوپاسی کاکەی بەهارەکەم، زۆر زۆر سوپاسی ئێوەش هەمووتانەکەم کە واتان لێ کردوین بەردەوام بین و بەردەوام هەوڵدێن ئەم فیلمسازانە ئەم سەکۆی خۆتان بە دوای ئەو کێشانە بگەڕین، بیدۆزینەوە ببێتەوانە بۆ ئەمڕۆ و بۆنەوەی داهاتوومان. زۆر زۆر سوپاس، دەستخۆش.